ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و خۆشحاڵم جاریشتر بێەوەی ئازیز دەکەمەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تری بەرنامەی دیالۆجی هیوا. لەم بەرنامەی دیالۆجی هیوایە سەبارەت بە پرسی نیۆلیبرالیزم گفتوگۆ و دیالۆگەکانمان بەردەوامەکەین. دوو هەفتە لەمەوبەر لەگەڵ بەڕێزەکە سەبارەت بە پرسی نیۆلیبرالیزم و مۆدێلی ئابۆری لە کوردستان گفتوگۆم بوو و ئەم بەرنمەیە لە درێژی ئەو زنجیرە بەرنامانەیە کە سەبارەت بەم پرسە پێشکەشی ئێوەی ئازیز دەکەم. لەم دیالۆگی ئەمڕۆیە سەبارەت بەم باسانە گفتوگۆ دەکەین. بنەماکانی نیۆلیبرالیزم، کاریگەریەکانی سیاست و نەخشەکانی نیۆلیبرالیزم لە کوردستان، نیۆلیبرالیزم، تاڵانکاری و دەسەڵاتی بارۆنەکانی دزی، چۆن ڕوبەڕووی نیۆلیبرالیزم ببینەوە لە کوردستان. بەر لەوەی بچمە سەر ئەم باسانە و گفتوگۆکەم لەگەڵ میوانەکەمە دەست پێ بکەم، بیری ئەوەی ئازیزی دێنمەوە کە بۆ بەردەوامیدان و فراوانکردنەوەی کەناڵەکەمان و ئەوەی کە بینەری زیاتر ئەم بەرنامانە ببینێ، داوا لە سەرجەمیەوەی ئازیزەکەم کە ئەگەر تا ئێستا نەتان کردووە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن لەسەر یوتیوب و لە ڕێگای خۆتانەوە ئەم بەرنمەیە لینکی ئەم بەرنمەیە لە یوتیوبەوە لە فەیسبوک یاخود کەناڵەکانی تری سۆشیال میدیا بڵاو بکەنەوە. پێشتر ئاماژەم پێدا بۆ ئەم باسە و بۆ ئەم گفتوگۆیە میوانێکی بەڕێز و پسپۆرم لەگەڵدایە لە شاری سلێمانیەوە، ئەویش دکتۆر ڕزگار عەبدولکەریمە. دکتۆر ڕزگار عەبدولکەریم دکتۆرای لە ئابووریدا هەیە لە زانکۆی پودرا لە مالیزیا وەریگرتووە و ئەو ئەندامی منتەدای ئابووری کوردستانە و هەروەها مامۆستای زانکۆشە، مامۆستایە لە زانکۆی پۆلیتێکنیک لە سلێمانی. زۆر بەخێر هاتی دکتۆر ڕزگار. زۆر سپاس شەماڵگیان، سڵاو لە جەنابتان، سڵاو لە بینەرانی ئەم گفتوگۆیە، سڵاو بۆ ئێوەش. زۆر خۆشحاڵم کە لەگەڵمانە، سوپاس دەکەم کەم دەرفەتت پێداین گفتوگۆ سەبارەت بەم بابەتە بە نرخە بکەین. من کەمێک لە توێژینەوەکانی بەڕێز ناتوانم بەڵێم دەمڵێم هەمووی خوێنەوەتەوە، بەڵام سەرنج ڕاکێشام کە لە دیدێکی کەمێک جیاواز لە دیدی باوەوە سەبارەت بە ئابووری بە تایبەتی لە ناو ئەکادیمیایە، بەداخەوە ئەکادیمیای کوردستان بە جۆرێک پاوان کراوە بۆ دیدی نیۆلیبرالیزم و دیدی لیبرالی بەگشتی و دیدی سەرمایەداریانە بەگشتی، بەڵام ئەوەی کە دیقەتمدا بەڕێزت هەمووەکو پسپۆڕێک و هەمووەکو کەسێکی ئەکادیمی پێدەچێ بە ئاراستەیەکی کەمێک ڕەخنەگرانە و کەمێک تێڕامانانە با بڵێن، زۆرتر تێڕا ئەمێنی لە پرسەکە لە جێگای ئەوەی بە وەڵامە ئاسان و سادەکان ئیکتیفا بکەیت. بۆیە دیارە من پێشوازێکی زۆر و بەخێراتنیشی زۆرت بۆکەم بۆ ئەم بەرنمەیە و ئومێدوارم بیرەرانمان بتوانن سوود لە پسپۆڕی بەڕێست و ئەم گفتوگۆیە و ئەو باسانی کە لێرەیە ئەو ڕژێنی سوودی لێ ببیرن. من بەو پرسیارە دەست پێکەم دکتۆر ڕزگار، بە بڕوای ئێوە نیۆلیبرالیزم چۆنەکرێت تعریف بکرێت؟ من کەمێک تعریفەکانی ئەوەی کە من شارەزای بووم تا ئێستا بینیم و ئەوانە ئاوایە بینم کە ئابووریەکە کە پشتی بە دەستکێشانەوەی دەوڵەت لە ئابووریا بەستووە، قسە لەسەر پشتبەستنە بە میکانیزمەکانی بازار، کەمکردنەوەی خەرجی دامەزراوە دەوڵەتەکانیان خەرجە دەوڵەتیە بڵێن ئەوەی کە پێوتێ خەرجی حکومی یا ئینفاقی حکومی بەگشتی لە زۆر شوێنی شاتەمان پەلی کێشاوە بۆ ئۆستریتی یاخود ئەوەی کە پێوترێت تەقەشف یا لەخۆگرتنەوە یا لە لێگرتنەوە و هەروەها دیارە تێکەڵە لەگەڵ گلۆبالیزیشن و لەگەڵ دروستکردنی بازارێکی جیهانی و لابردنی لەمپەرەکان لە بینی تیجارەتی نێو دەوڵەتەکانەوەی پێوترێت تیجارەتی عالەمی. بەڵام بەگشتی ئەگەر کەمێک ورتر سەبارەت بە نیۆلیبرالیزم ورد ببینەوە، ئەوانە چۆن ئەتوانین مشەخەساتەکان، یعنی جگەلەوەی کە لە ڕووی پەیامەوە خۆی ئەڵێسی و ئەوانە چۆن ئەتوانین لە بابەت وەکو پێکهاتێک یا وەکو مەفهومێک و چەمژیشی ئابووری بۆی بڕوانی؟ دەست خۆشکاک شەماڵگیان، سەرەتا لەو پێشەکەی کە لەسەر توێژینەکە وتت حەزم کرد پێشەوەی بچمە سەر وەڵامی پرسیارەکەت سەبارەت بە نیۆلیبرالیزم یا لیبرالیزمی نوێ،
من ئەم مەسەن ڕەوتە فکرێکە لە زیهنما دروست بوو سەرەتا کە لە دوای 2014 ڕۆشتمە مالیزیا بۆ خوێندنی دکتۆرا و ساڵی یەکەم و ساڵی دووەم بە چڕی خەریکی خوێندنەوەی ئەو توێژینەوە باوانە بووم کە ئیشیان دەکرد لە ناو مەجالە اقتصادی و ئابوووریەکە شتێک سەرنجی ڕاکێشام کە ئەوش ئەوە بوو سکۆلەری ئێستای ئابووری بە تایبەتی ئەو توێژەری ئێستای ئابووری چوارچێوەیەکی فکری بۆ دانراوە کە دەبێت لەو چوارچێوە فکریا بیرکاتەوە و بە میتۆدێکی تایبەت وەکو ئەوەی کە پێت بڵێ تۆ ئەم ڕێچکەیە بگرە دەگەی بەو نەتیجەیە. ئەمە بۆ من بوو بە جێگەی پرسیار کە بۆچی توێژەری ئێستان ناتوانێت لەو چوارچێوەیە دەربچێت. بۆ نمونە تۆ بچتە ناو توێژینەوەکانەوە بە هەزارەها توێژینەوە دەبینی لەسەر کاریگەری نەوت، لەسەر گەشەکردنی ئابووری، کاریگەری مەسەلەن ئینفلیشن لەسەر گەشەی ئابووری بە ئەنواع و ئەشکال تەکنیک و ڕێبازی جیاواز. بەڵام سەرنجمدا باشە بۆچی کەسێک باس لە بۆ نمونە من چەپ نیم و مارکسیش نەبووم قەت بەس بۆ کەس باس لە ئابووری ناسێکی گەورەی وەک مارکس ناکا لەم ماجرایان بۆ کەس بە دیوی کا ناڕوا بۆ هەمیشە دیوە زاڵە. پرسیارم بۆ دروست بوو ئایا ئەم ئاراستەیەکی دروستە یاخود چی بەرهەمەیێنێ؟ دوجارم ئاراستەیە توێژەرێک بەرهەمەیێنێ، توێژەرێکی تەکنیکیە کە دەتوانێت دوای مەسەلەیەک بکەوێ ئێکس و وای و نەتیجەیەکت بۆ دەرەچێ و ئەو بێنە و دەست بشۆ. تەنانەت جارێک لە ئیکۆنۆمیست گۆڤاری ئیکۆنۆمیست کە خۆی گۆوارێکە سەر بە مەدرسەی لیبرالیزمە بینیم لە ئێکس و وایە بە طریقەی اقتصادی قیاسی پەیوەندی نێوان زیرەکی ئینسان و خواردنی ئایسکرێم نەتیجەیەکی زۆر معنەوی دەرچوو بوو، نەتیجەیەک دەرچوو بوو داتای هەموو وڵاتەکان وەرگیرا بوو، تقریبن داتای 100 وڵات وەرگیرا بوو، درابوو لە ماشێنێکی تحلیلی و نەتیجە دەرچوو بوو کە پەیوەندیەکی معنەوی هەیە لەوێ. ئەم پرسیارە بۆ من دروست بوو کە دەبێت بە دوای شتی کا بگەڕێین. ڕاستی پرسیارێکی کەم بۆ دروست بوو جاران ئەو کەسانێک کە لە مەجای ئابووریا ئیشان دەکرد دەبوو کەسانێک بوونە شارەزای کۆمەلگا بوونە، دەبوو کەسانێک بوونە شارەزای فکر و بەلای کەمەوە شارەزای مەدرسە کۆمەڵناسیەکان بوونایە. شتێکیان لەمانە هەر بزانە، یعنی جاران بۆ نمونە لە سەدەکانی پێشووترە کەسێک لە بواری ئابووری ئیشەکرد فەیلسوف بوو، شارەزایەکی گەورەی هەبوو. بەڵام ئێستا دۆخێک خوڵقاوە بە هاتنی ڕاضیات و ئەحساب بۆ ناو ئیکۆنۆمی خەریکە وردە کورتیکەمەوە لەم جملا وردە دادەماڵرێت لە ڕۆحە فەلسەفی و فکری و کۆمەڵایەتیەکەی. بۆ دەبینی تۆ سکۆلەرێکی زۆر باشی ئابووریە بینی، توێژەرێکی زۆر باشی ئابووریە بینی، ئاگای لە مجتەماع نیە، سوورە کولەکەی مجتەماع نابینێ، نازانێ مجتەماع بەرەو کوێ ڕوا و لە مەجالێکی زۆر جزئی بەرتەسکە خەریکی ئیشکردنە. بۆیە من لە ساڵی دووەمی دکتۆراکەمەوە لەگەڵ خوێندنی دکتۆراکە بەردەوام یەکێک لەو مەجالانەی کە ئیشم لەسەرە کرد خوێندنەوەم هەبوو بۆ خۆم وەکو چێژوەرگرتن وەکو مەسەلەیەکی لاوەکی لە دەرەوەی دکتۆراکەم مەسەلەی کاپیتالیزم و لیبرالیزم و نیولیبرالیزم بوو. بۆ پرسیاری جەنابەت کە ئەوەی کە بەڕێستان باستان کرد فعلەن ئەوەیە نیولیبرالیزم بە بڕوای من درێژە پێدەری سیستەمی کاپیتالیزمە. دەتوانین ئەم لیبرالیزمی نوێ ناو بنین بە دواهەمین وێزگەی کاپیتالیزم. بەشێکە لە کاپیتالیزم بەڵام خۆی بۆ خۆی چییە؟ پۆلیسیە، کۆمەڵێک سیاست و ئەجێندای تایبەتە. ئەگەر لە یەک وشا کورتی بکەینەوە ئەتوانین بڵێن نیولیبرالیزم یعنی کوشتنی کەرتی گشتی، یعنی خنکاندنی حکوومەت و کەرتی گشتی بە جۆرێک لە جۆرەکان
پیاوێکی وەکو جۆزف ستیگلیتس کە خۆی بۆ خۆی خاوەنی نۆبڵی ئابوووریە خەڵاتی نۆبڵی ئابوووریەوە لە ناو جەرگەی سیستەمەکە لەدایک بووە کوڕی شەرعی سیستەمەکەی لەوێ خوێندوێتی بەم شێوەیە دەڵێ ئەو فۆرمە ئابووری ئێستا هەیە کە مەبەستی نیۆلیبرالیزمە حکوومەتی کردووە بە خزمەتکاری کۆمپانیا گەورەکان ئەو فۆرمەیە کە ئێستا لە جیهانە هەیە حکوومەت لە پلەی دووەمە لە بڕیاردانە هەمیشە بڕیارەکان لە ساڵحیکەن لە ساڵحی کۆمپانیا گەورەکانن بۆیە ئەگەر بە کورتی بیڵێن مەسەن کوشتنی کەرتی گشتیە بە تایبەتی کردنە ئەمانە سیاسەتەکانێتی وە بە دەستگای گەورەی ئیعلامی لە پشتی ئەمەوەیە کە ئەم ئەجێندایە بە تایبەتیکردنی کەرتە هەستیارەکانی ژین و ژیان بۆ ئەوەی کە بکەوێتە دەست کۆمپانیا و حکومت لێرە کار ئاسانی دەکات ئەمە فۆرمی نیولیبرالیزمە کە لە دوای هەشتاکانەوە ئیشی جدی لەسەر ئەمە کردووە کە بە مروری زەمن لە دوای ئەم شواردەیەوە ئێستا گەشتوتە دۆخێک کە مجتەماعێکی وەکو مجتەماعی ئەمریکی تەقبولی ناکات مجتەماعێکی وەکو مجتەماعی ئەمریکی دەگری بەدەسم سیستەمەوە هەر بەگریان ئەگری کاک شەماڵ یعنی من راپۆرتم بینیوە مەسەڵەن لەو کاتەی کە ترامپ سیاسەتی بیمەی تەندروستی ئۆبامای هەڵگرت ژنێک بە مناڵەکەیەوە دەگریا دەیوت چۆن شاهێتی ئەوە بم مناڵەکەم دەمرێن چۆن بتوانم شاهیدی ئەوە بم کە مناڵەکەم دەمرێن بۆیە هەندێک مەجال هەیە مەجای کڕین و فرۆشتن نییەوە نیۆلیبرالیزم هاتۆ دەستی خستۆتە ناو ئەمانە ئەگەر بە کورتی بیڵم ینی کوشتنی حکومەت کوشتنی کەرتی گشتی بە هەموو کەرتە هەستیارانەوە کە مەجای ئەوەیتیانێ ئێمە کڕین و فرۆشتنی پێوە بکەین ڕاست ڕزگار من لێرە ئەگەر ئیجازەم بەی ڕاد بگرم بەبێەوەی سلسلەی ئەفکار و شت بخوێنم ئەوانە من لە بابەت ئەم مەسەلەیەوە من دیارە توێژنەوەکەی بەڕێستانم خوێنەوە ئەوەی کەوا بەناوی ئەخلاقیاتی سەرمایهداری نووسیتانە لەوێ ئێوە قسە لەسەر نیۆلیبرالیزمەکەن وەکو قۆناغێک لە قۆناغەکانی سەرمایهداری بەڵام حەقیقەتەکەی ئەوەیە ئەوەی کە ڕوون بێتەوە دیارە زۆر بە درێژیش باستان کردو زۆر بە ڕوونیش و زۆر بە دەقیقیش باسیوەتان کردو کە چۆن ئەم سیستەمە لەسەر بنەمای تاڵانکاری دامەزراوە و چۆن نیۆلیبرالیزم ئەم تاڵانکاریەی بردوتە ئەبعاتێکی زۆر سەرنجڕاکێش بەڕاستی زۆر لەوە فراوانتر و لەوە گەورەتر بۆ کە لە ڕابردووە هەبووە بەڵام بەگشتی ئەگەر بورد بینەوە لە مێژووی سەرمایهداری من وای ئەبینم کە ینی ئەوەی کە دەوڵەت لە مەرحلێک لە مەرحلەکانە و لە قۆناغێک لە قۆناغەکانە لەم سیستەمەیە وەزعێتێکی وەهای دروست کرد کە کەمێک لەو بڵین ئیمکاناتانی کە خەڵک پێویستێتی بووی کەوا ژیانێکی ئاسوودە و کەمێک کەرامەت و شەرەفمەندانەی هەبێ ئەوانە تۆزێک ئیسیسنایە لە تاریخی ئەم سیستەمە چونکە ئەم سیستەمە خۆ کۆنەوە نیڵێن چەند سەد ساڵێکە ئەم سیستەمە دروست بووە بەڕێزت باست کردو کە سەرمایهداری لە سەرمایهداری تیجاریەوە دەستی پێکردەوە دواتر بۆ بە مەدرسەی کلاسیکی یا خو سەرمایهداری کلاسیکی هاتەوە بە دوای ئەوەیە سەرمایهداری دەوڵەتی دروست بۆ پێکاتەوە دواتریش ئێستا دوا قۆناغەکەی یا دوایین قۆناغی کە پێی گەیشتووە بەڕێزە بە نیۆلیبرالیزم نایانی بەڵام کە وەختێکە گەڕێیتەوە بۆ مێژووی ئەم سەرمایهداریە تەواوی ئەو شتانی کە لە نیۆلیبرالیزمە ئێستا زۆر بە زەقی زۆر بە بێپەردەیی و زۆر بە هەنێک جار زۆر بە ناشرینیش خۆیان دەرەخەن و ئەمانە لە سیستەمەکانی ڕابردووشە غەریب نەبوون یعنی ئەوەی کە مجتەمع بەرپرسە لە بەرامبەر تەندروستی ئینسانە بەڕاستی لە نەتیجێ خەباتێکی دوور و درێژی جەماوەری کارگەر و زەحمەتکێش و بەشێکی چەپی کۆمەلگاکان ئەم شتانە فەرز بۆ بەسەر سەرمایهداریە ینی وانە بۆ مەسەلەن خۆی لە ئەساسە و سەرمایهداری پێویستی بە قبولکردنی ئەمە بێت دیارم نەزانم هەنێک لێکدانەوە هەن کە ئەڵێن سەرمایهداری لە قۆناغێکی دیاریکراوی خۆیان پێویستی بۆ کە دەوڵەت بێنێتە ناوینەوە ئەمە ڕێگەی داوە بە کەشەی سەرمایهداری بەڵام بەگشتی هیچ کاتێک لە هیچ کام لە سیستەمەکانە ئەم سەرمایهداریە بەدەر نەبووە لەو خەباتە فراوان و جەماوەری و ئینە هەر بەدەیلەکە شێوەیە کە بۆ نمونە ئێستا ئەمریکای بینی لە چاو ئەوروپا ئیستیسنایکی عەجیبە یعنی ئەو شێوازە لە ڕێخستنی سەرمایهداری لە ئەمریکا هەیە کەمێک یعنی
یعنی لە چاو ئێستا مەسەن کە باسەکەن ئەڵێن ئەم حیزبانی ئێرە حیزبی ڕاستڕەون بۆ نمونە لە سوید و ئەوانە سەیرەکەی لە حیزبی دیموکراتشتا چەپڕەوترن ئەگەر بێتە سەر سیاسەتە ئابوووریەکانیان یعنی حیزبی دیموکراتی ئەمریکا مەبەستمە بۆیە مەسەن چونکە لە ئەمریکا ئەو جوڵانەوەی هەر لە بناغەوە زۆر بە تونند و تیژی خنچێنراوە لێی دراوە نەیەڵرا سەربەرزکاتەوە ئەو ڕووداوانی کە لە ئەوروپا ڕوویاندا لە ئەمریکا ڕوویان نەداوە بۆیە مەسەن لەگەڵ ئەوە شاکە دەوڵەت دەوری هەبووەوە بەڵام هێشتا بە ڕوبعی ئەوەش نەهات یا لە سەردی ئەوەش نهات کە لە ئەوروپا و لە وڵاتانی تری واکە جوڵانەوەی کارگەریتیە بەهێز بوو بەدی هات من بۆیە وایە بینم ینی نیۆلیبرالیزم دروستە هەر سەرمایه‌داریە بەڵام من زۆرتر پێم خۆشە وای ببینم کە سەرمایه‌داریەکی هەوسار پچڕیوە سەرمایه‌داریەکە کە بڵین چۆن بەواقعی خۆیەوە خۆی دەرەخا اینجا ئەمە لە چیە لە سەردەمی تەکنۆلۆژیا لە سەردەمی پێشکەوتنی وەسائلی نەقڵە لە سەردەمی پێشکەوتنی وەسائلی گەیاندنە لە سەردەمی پێشکەوتنی وەسائلی ئینفۆرمیشن و مەسەلەن گۆڕینەوەی بڵین زانیاریەکان و ئەمانەیە من هەستەکەم وای ئەبینم بەڕێزل لەم بابەتەوە نەزەرت چییە ئەگەر بینەکە بێ دواتر پرسیاری ترمە بێ سەبارەوە خۆی لە ڕاستیە ئەو قسەی جەنابەت تەواو دروستە و من زۆر هاوڕام لەگەڵ ئەوەی کە ئێمە بەبێ گەڕانەوە بۆ مێژووی کاپیتالیزم و سەرمایه‌داری زەحمەتە بتوانین لە ئێستای نیۆلیبرالیزم شتێ بکەین ئەم قسەیە لە چەند مانگی پێشووە زۆر بە وازەحی تۆماس پیکیتی بە نەس کە ئابووریناسێکی گەورەی فەڕەنسی و خاوەنی چەندین کتێبی ناوازەیە لەم ساڵانەی ئەخیرە لە وتارێکە بە وازەحی دەڵێ بەبێ تێگەشتن لە قۆناغی یەکەمی سەرمایه‌داری کە کۆیلایەتیە بەبێ تێگەشتن لە کۆیلایەتی زەحمەتە بتوانانی لەم سیستەمە بەباشی تێبگەی هەر بۆیە من ئەو توێژینەوەشم بە کۆیلایەتی دەست پێ کردووە و بەشێکە و تاڵانکاری کە جەنابەت باسی دەکەی بەڕاستی لەسەر دوو ئاست لە سەردەمی یەکەمی کاپیتالیزمە لە کاپیتالیزمی تیجاریە مارکنتیلیەکان کۆیلایەتیەکی وەحشی گەریانە لەگەڵی سەری هەڵداوە مەسەن لەگەڵ ڕووخانی بنەماکانی دەرەبەگایەتیەوە هاتنی پارەوە دەرکەوتنی مارکنتیلیەکان و دروستکردنی کەشتیگەل و بازرگانی جۆر بە جۆر گەورەترین بازرگانیە کە ڕەواجی هەبوو بێ بازرگانی کۆیلەکانە ئەوە قسەیەک هەیە دەڵێ هەر کەشتێکە کۆیلەی پێ نەبوو بێ مەحکوم بووە بۆی کاو کەشتێ ئیفلاس بکاوە بە قازانجەوە نەگەڕێتەوە کەوا بوو لەگەڵ ئەوەی ئێمە قسەکە ئاوا لێک بدەینەوە لەگەڵ ئەوەی کە تەکنۆلۆژیا پێشکەوت ئینسان لە ڕووی ئابوووریەوە هەم لە ڕووی تیۆری و هەم لە ڕووی پراکتیکیەوە بەرەو پێشەوە چوو بەڵام ئینسانیەت بۆ دواوە گەڕایەوە هەردەبەرەوەیە کە مارکس لەو سەر و بەندەیە مەسەلەن سەر هەڵداوە دژی سیستەمەکە دەوەستێتەوە لەسەر دوو ئاست ئێمە دەبێ کاپیتالیزم لە مەرحەلەی یەکەمیا ببینین ئەو کۆیلایەتی کە لە ناو خۆیان دروست بووە کە بە جۆرێک لە جۆرەکان کرێکار بەدەست ئەو سیستەمەوە ناڵاندوێتی وە دەوری بینیوە ستەمی بینیوە و دواتریش یە مەسەری لە فرسەت هەبوو ئەوە چۆن لە فۆرمی نوێیە هەمان جەوهەر دووبارە دەبێتەوە هەمان ئەوە دووبارە دەبێتەوە بەڵام لەوە چه کرێکاری ئەمڕۆ قاتۆڕیباتی لە بەرابێ لەوە چێ بەسەر پێڵاوی باشی بەرابێ بەڵام دەچەوسێتەوە دوجار هەر چەوسانەوەیەکی منەظەمە بەڵام جاری وا هەیە مەسائلی سایکۆلۆژی ئەو شتانە تۆزێک ئینسان خەڵەتێنەرە ئینسان وا هەستەکە ئازادە بەڵام ئازاد نییە لە هەمان کاتیشە ئەوەش مصیبەتێکی گەورەیە بەڕاستی لەسەر ئاستی ناوخۆیی و لەسەر ئاستی دەرەوەش بەڕاستی ئەم فۆرمەی کاپیتالیزم شێوازێکی کۆیلایەتی بەرهەمهێناوە لە نێو گەلانی دنیاە کە ئەتوانم بڵێم لە فۆرمە کۆنە یۆنانی و میسری و بابلیەکانە ئەم جۆرە ئێمە لە کۆیلایەتیمان نەبووە ئێمە کۆیلەمان هەبووە لە سەردەمی بابلی میسری حەقی ژنهێنانی هەبووە حەقی ئەوەی هەبووە مەسەلەن هەندێک حڕیاتی هەبێ بەڵام کۆیلایەتیە کە لە سەردەمی کاپیتالیزمە بەرهەم هات هیچ جۆرە مافێکی نەبوو تەنانەت ڕەمزیزەکی لە کتێبێک لە عالم المعریفە دەرچووە دەڵێ باسی چیرۆکی ئەوەمان بۆ دەکات کە مەسەلەن لە ماوەی 2 سەدەیە نزیکەی 20 میلیۆن ئینسانی ئەفریقی کران بە کۆیلەوە شێوازی
گواستنەوەی ئەم کۆیلانە بە شێوەیەکی زۆر وەحشی گەری بووە ئەو ئەم مەشهەدەمان پیشانەدا کاک شەماڵ دەڵێ لە بەرەبەیانە دەیاندا بەسەر کوخەکانی خێزانە ئەفریقیەکانەوە ئاگریان بەر ئەدا لە کوخەکان لە حیبەتی سووتانە هەمویان دەهاتنە دەرەوە کە دەهاتنە دەرەوە پیاوەکانەوەی بە کەڵکی کرێکاری بەهاتە دەیان خستە نێو کەشتیەکانەوە و لە ژن و مناڵەکانیان جیا کردەوە تەنانەت مەسەلەن شێوازی گواستنەوەیان ئەوەندە ناتەندروست بووە کە دەڵێن لە سەدا 20 ئەو کۆیلانی دەخرانە ناو کەشتێکە هەر لە کەشتێکا دەمردن و بە نەخۆشی یاخود بە مردووی فڕێ دەدرانە بەحرەوە ئەوەیشی کە گەشتە ناو شەریکاتەکانی یا کانەکانی دەرهێنانی کانزاکان ئاڵتونوزی و ئەوانیش بە هەمان شێوە عەفوەن بەشێکی هەرە زۆری ئەوانە دواتر نەکە سوکار نەژن و مناڵی خۆیانیان نەبینیوە هەتاوەکو مردن بەشێکی زۆریان هیچ مافێکیان نەبوو کەوا بە کورتی بکەینەوە قسەکە کورت بکەینەوە ئەو فۆرمی کۆیلاتی کە کاپیتالیزم داهێنان لە تاریخی بەشەریەتە وێنەی وەحشیگەریەتی بەو شێوەی نەبووە نە لە یۆنانی کۆناوە نە لە بابل و لە میسریشا بۆیە بەبێت تێگەشتن لەما بەبێت تێگەشتن مەسەڵەن تۆ 200 زیاتر کۆیلاتی سیستەمی کۆیلاتی بەرهەم هێناوە و سەرمایە کەڵەکە بووە بناغی ئەم سیستەمە لەسەر ئەم کەڵەکە بوونەیە کە ئەوەی کە تۆ جەنابەت ناوی لێنەی تاڵانکردن جا ئەم تاڵانکردنە لە دنیای تازە بە فۆرمی تازە بە شێوازی تازە خۆی وێنا دەکاوە و دێتە پێشەوە بۆیە لە ڕاستیە ئێستا هەمان جەوهەر ئیش دەکات بە میکانیزمی نوێ بە میکانیزمی نوێ ژنێک وابزانم جۆلیا دەیڤیدسۆنە کتێبێکی هەیە بە ناوی کۆیلایەتی هاوچەرخ کۆیلایەتی هاوچەرخ هەمشی ئازادی باس لەوە دەکات ئێستا لە وڵاتێکی وەکو بەریتانیا زیاتر لە ڕوبع ملیۆنێک ئینسان لە دۆخی کۆیلایەتی هاوچەرخە ئاژین بەڵام لە ژێر چەتر و ناوێکە کە پێی دەوترێت کرێکار پێی دەوترێت کرێکار و ئەجلی هەیە بەڵام ئەمانە لە ناسکترین دۆخی ژیانی خۆیانیان کتێبێکی کە هەیە بە ناوی Fearless Organization هەرچەند کتێبەکە لە مەجای هینان نووسراوە لە مەجای ئیداران نووسراوە بەڵام ئەو چیرۆکێکمان بۆ باسەکە من چیرۆکەکە ڕەبط دەکەمەوە بە کۆیلایەتی هاوچەرخەوە ئەو باس لەوەکە کە کرێکارێک کە لەبەر ئەوەی زوو لە بەرباری تەندروستی خۆی چۆتە سەر ئاو کرێکارەکەی سەرکارەکەی ئەمەندە چەوساندوێتیەوە ناچار بووە پیاوێکی گەورە دایبی گەورە ببەسێەوە 12 سەعات بە دایبی گەورەوە ئیش بکەوە نەتوانێت قسە بکە بینە پێشاوی خۆت جێشێکی گەورە بە تایبەتی لە کەرتی هۆسپیتاڵاتی لە ئوتێل و لە ڕێستورانت و لە ئەو شوێن لە مەرافقی سیاحیە جێشێکی گەورە لە تەواوی وڵاتانی پێشکەوتوش ئێستا لە دۆخێکی زۆر نالەبارایە و هەر ئەم شێوازی تاڵانکاری کە جەنابەت ناوێنەی تاڵانکاری یا مەسەڵەن ئەوە بۆ هاوڵاتی ئەمریکیش دروستە کاگەر مەجال هەبێت دواتر حتمما دەستەکانی خۆش بێ ئەو عەرزە زۆر بەجێ بوو من دیارە تەقدیری زۆرم هەیە بۆ ئەو بەشانە لەو توێژینەوەیت کە بە ڕێزت ئیشارەت ئاماژەت بە کۆیلایەتی مدرن کردووە من خۆم دکتۆر ڕزگار پێویستم هەتا دیارە ئەو باسانە کە کراون باسی زۆر سەرنجڕاکێشن وهی ئەوەن کە ئینسان بەڕاستی دیقەتیان لێ باو بیان خوێنێتەوە بەڵام من خۆم لێرە لە سویدا 15 نەرمەکەم لەگەڵ ئەم دیاردەیە یعنی ئێمە ڕێکخراوێکی پشکۆلەی کارگەریمان لە شوێنێکە لە گەڕەجێکا دروست کردو بۆ کۆمەکردن و یارمەتیدانی ئەوانەی کەوا دەرگیری کێشا بن لەگەڵ خاوەنکارەکانیانە طبعا لە سویدا نزیکی ئەڵێن 30,000 کەس نازانێ عەدەدی دیار نییە 35 چ لە خەڵکان هەن کە بێ وەرەقن بێ کاغەزن بێ کاغەز یعنی ئەوەی کە بە بڵێن چیان پێڵێن پەیپەرلێسیان پێڵێن یاخود ستێتس لێسیان پێڵێن کە هینیان نییە موقعیتیان حتا لەو قۆناغیانی کە داوای پەنابەریان کرد بێت داوای پەنابەریان کردو داواکەیان ڕەت کراوەوە پۆلیس داوای لێ کردون وڵات بەجێ پێڵن بە قاچاق غەژین هیچ شتێکیان نییە بۆیان هەیە سەحە ئەویان بۆ تەمین کردوون کە مناڵەکانیان بۆیان هەیە بچن بۆ خەستەخانە بەبێ پرس و ئەوانە بۆیان هەیە بچن بۆ مەکتەب ببێ پرس بەڵام خۆیان
بۆیان نییە مەسەلەن ئاتە عملیاتی گەورە بکەن بەبێ ئەوەی کەوا پارە بدەن و ئەوانەوە ناتوانن و جگە لەوەش بۆیان نی ئەساسەن ئیش بکەن کارکردن بۆیان ئەمانە لە دۆخێکا کارەکەن کە ئیتر ڕێک و ڕاست کۆیلایەتی مۆدێرنە ڕۆژانە ئێمە ڕۆژە هەفتانە ئێمە لەگەڵ کەیسێک دوو کەیس سێ کەیس بەرۆڕووین کە خەڵکانێک دێن بۆی بە چی بکەیت چۆنی وەزەمە و دیارە دۆخێکی وەها دروست ئەبێتەوەوانە کە تەنها مەسەن لە ڕێگەی میدیاوە هەڕەشەکردن یاوەی کەوا ئابروتانە بین و چیتان لێکەینەوەوانە و دەرجی چکە تەمان قوانین هەیە لە سویدا دژی کۆیلایەتی مۆدێرن بەم حسابە بە ڕێگەی هەڕەشە و ئەوانە لە بڵین ئابروو بردن و شتانە ئەتوانین مافەکانیان بۆ بژێڕینەوە بەڵام دیارە خۆ هەمیان دەستیان بە ئێمە ناگە ینی ئێمە دەست و پەنجە نەرمەکەین لەگەڵ ئەم واقعەتەیە بەڵام یەک شت لە مێژووی کاپیتالیزمە لە مێژووی سەرمایه‌داری ئەوەی بەڕێز باس کرد ئەمە ئێستا ئەم شکلە مۆدێرنیەتی لە مێژووی سەرمایه‌داریە مارکس لە پێما بە فەسڵی 28 لە کتابی سەرمایە کە باسی تەراکمی بیدائیەکە باسی تەراکمی بڵێن کەڵکردنی سەرەتایی سەرمایەکە لەوێ لەم فەسلەیە زۆر بە ڕۆشنی قسە لەسەر ئەو پرۆسیسە ئەکا کە چۆنیە تا مەسەرەن باسێکەکە قسەیە گەێنێتەوە ئەڵێ ئەو ڕۆژانەی کە مەڕەکان ئینسانیان نەخوارد تاوان هەرخۆی ئینسان مەڕەخوا بەڵام ڕۆژانەی مەڕەکان ئینسانیان نەخوارد بۆچی لەبەرەوەی لۆردەکانی بەریتانیا ئەوانە چونکە زانیان کە قازانج و بڵین ئینترسێکی زۆر قازانجێکی زۆر لە خوری مەڕەکانە هەیە بڵین کێڵگەی گەورەیان بۆ لە وەڕی مەڕەکان دروستە کرد و ئەوانە خەڵکەکانیان لە شوێنەکانی خۆیان دەرەکرد لادەکانیان پێ چۆڵەکردن وێرانیانەکەیان نردن بۆ شار لە شاریش ئەگەر بیان بینینایە کە کار ناکەن و ناچن لە جێگەیە کە کارکردنەوەوانە ئەیانگرتن مۆریانایە لە ناوچەوانیان مۆرێکی ئێسیانەیە لە ناوچەوانیان بەزەوە لە ناوچەوانیان بۆی دیار بێکێن بۆ یەگە جارێکی تر جیرانەوە متەشەڕید بوون یعنی بڵین بێکار بوونەوە نەجاریشتی جیرانەوە ممکن بوو زیندانی بکەن وەگەر بیان کە دابەسێ جار ممکن بوو ئەعدام بکرێت ینی باسەکان مارکس لە دەخیرا بە جوملەیە گەڵێڵێ مێژووی سەرمایەداری بە خوێن و خوێنی ئاگری نووسراوە ینی ئەمە ئەو تعریفەیەکە مارکس ئێکا ئەو جوملەیە زۆر تەواوە ئەو قسەیە زۆر تەواوە ئەفۆن قسەکەشت پێ دەبڕم بەڵام ینی کاک شەماڵتۆ سەیری کە ینی ئیمپراتۆرێتی بەریتانی لە ئەمریکا و کەنەداوە لە ژێردەسیا بووە هەتاوەکو ئوستورالیا کەوا بوو هەموو عالەمی لە ژێردەسا بووە کتێبێک هەیە ناوەکەیم بیر نەماوە بەڵام نووسەرەکەی ئانۆری شتێکی وایە لە جامیعەیەکی سنگاپورەیە کتێبێکی جوانی هەیە لەسەر ئیمپراتۆریەت لەوێ باس لەوە هەر خودی ئیمپراتۆریەت بوونی بەریتانیا بەڵگەیە لەسەر ئەوەی کە کەڵەکە بوونی ئەم سەرمایە کەڵەکە بوونێکی ناشەرعیە شێوازی کۆکردنەوەی ئەم سەرمایە شێوازێکی ناشەرعیە من لێرە حەزەکەم ئیشارە بە یەک شت دەم کاک شەماڵ ئێمە کە دراسی کاپیتالیزم دەکەین هەتاوەکو لە دراسی ئابووری دەکەن و ئابووری کە دەخوێندێ وەکو تێکست بووک لە نێو زانکۆکانی ئێمە و زانکۆکانی دنیاشە ئابووریەکە لە نێو سیستەمی سەرمایەداریەوە عقلێتێک لە لای ئێمە دروست دەکا کە ئێمە وا تێدەگەین بەجاری مەسەن من لەوە 20 ساڵم پێویست بوو بێت لەمە ئەمەم تەجاوز کردووە ئێمە وا تێدەگەین کە بەجددی ئەوەی ئێستا بەرهەم هاتووە بەرهەمی ئازادیە بەرهەمی بازرگانیەکی ئازادە لە نێوان گەلانە ئەوەی کە ئێستا بانکی دەولی و تیجاری دەولی و سندوقی نەقدی نێودەولی مەسەلەن بانگەشەی بۆکەن ئەم عقلێتە دروست بووە کە ئێمە ئەمەی ئێستا بەرهەم هاتووە بەرهەمی پەیوەندیەک و علاقەیەکی هاوتای ئازادانەی نێوان گەلانە بەڵام لە ڕاستی دوویەکی گەورەیە ئەمە هیچ وانە یعنی تۆ بەریتانیا ئەو شوێنانەی کە مەسەن وەکو مستعمەرە مامەڵی لەگەڵاکردن بۆیان نەبووە بە کەشتیەک بار بکەن ئەگەر ئەو کەشتێ بەریتانیا یا فەڕەنسا پێنەجێزێت لەسەر نەبێ یاخود هیچ نەبێ بۆی نەبووە بە ئازادانە لەگەڵ شوێنێکی کە مامەڵە بکات چۆن ئێستا سندوقی نەقدی نێودەوڵەتی شروطت بەسەردا فەرز دەکا کە دەبێت بەم شێوەیە ئابووریەکەت بەڕێوە ببەیت ینی بەم شێوەیە مامەڵە بکەیت لەگەڵ جیهانی دەرەوە کە من دەمەوێ بە هەمان شێوە لە کۆنیجا بەو شێوەیە بووە کە تۆ دەبێت بەمە بکەیت بۆیە
زۆر زەڕورە ئێمە لەوە تێبگەین یعنی هەر خودی ئیمپراتۆر بوونی بەریتانیا کە ڕەمزی سەرمایه‌داری کۆن بووە هەتاوەکو دوای اتفاقی بریتۆن وێدز و دواتر سێتەڕەکردنی ئەمریکایە هەر خودی ئەمە بۆ خۆی دلیلە لەسەرەوەی کە ئەم سیستەمە لەسەر خوێن و گۆشتی ئینسان هاتووە. ڕاستە مەجموعی مەجالاتی تریشێکە سەرمایه‌داری لە دروستبوونیەوە تاڵانی تیا کردووە ئەوانە کە مەسەلەن زۆر بەڕاستی زۆر بەرچاو نین ئەنی یاخودەوە تا مەسەلەن کە شعورێکی قبولمان کردووە مەسەلەن ئەم زەوی وزارە تەقسیم کراوە زەوی ئەم هەسارەی زەویە هی هەموو بەشەرە هی ئەوانەیە کە لە ڕابردووە هاتوون هی ئەوانن کە ئێستا هەنوو هی ئەوانن کە لە داهاتووشا دێنە ژیانەوە ئەمە بوو بە مڵکی مەجموعەیەک خێزان و مەجموعەیەک عائیلە ئەوانەی تۆ لە ئاستی دنیای وەری بگرە بێنە لەسەر ئاستی کۆمەلگاکان و بێنە سەر ئاستی شارەکان یان چی ئەم عەرزە هی فڵان کەسە ئەم پارچە زەویە بەس چی بوو بە هی فڵان کەس لە چۆوە هات ئەم ملکێتە و ئەگەر ئەمە تاڵانکاری نییە ئەگەر ئەمە دەست بە سەراگرتن نییە ئەگەر ئەمە بڵین قاهر نییە لە دژی خەڵکانێکی تر کە بێ مڵکیەت کراون بێ خاوەندارەتی کراون بێت چی تر بێ مەسەلەن ئەو ئاو هەوایی کە ئێمە هەمومان هەڵیەمژین و ئەوانە بە چه حەقێک بە چه مافێک کۆمپانیەکان لە کوردستان لە سلێمانی لە دەرەوەی کوردستان لە عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر ئاستی دنیاە لە چاینا بە چه حەقێک بە چه مافێک ئەم ئەو هەوایە لە ئێمە ئەگرن و ئیکەن بە سەرچاوی قازانج بوو خۆیان ئەمە هی هەمومانە بەسەنە فەزای کار و مغناطیسیەوەی کەوا ئەم ئەقماری سناعینە هی هەمومانە یعنی چی ئەمە بوو بە هی خەڵشێک و ئاوا ئەمە خودی ئەمە تاڵانکاریە تاڵانکاریە کە هەموو ڕۆژێک ڕاتە پێشەوە تەمان ئێستا مەسەن ممکنە کەسانێک کە مارکسیان خوێنەتەوە جۆ لەم قسانەی من بگرن ئەڵێن شەماڵ زۆرتر جۆ دۆ بەلای تەسەورەکەی برۆدۆ ناکاڵێ ملکیت دزیە من دیارە مەبەستمەوە نییە ملکایەتی دزی نییە بەو معنایە ئەوانە ملکایەتی برۆدۆن واڵێ برۆدۆن ئەڵەشی برۆدۆن ئەڵێ ملکایەتی دزیە جا مارکس ڕخنەی لەمە هەیە باسی ئەوواکە کە ئەساسی ملکیت لە شووە هاتۆ ڕخنەیشی تر لە سەرمایه‌داریەگرێ مارکس تەمان لە سەرمایە زۆر کەمتر باسی تاڵانیەکە یا جۆرێکە باسی تەراکمی بیداییەکە وازانی باسی ڕابردووکە ئێستا ئەو کاتێک ئەو قسانەی تاکردۆشتە ڕوونایە بەڵام زۆرتر مارکس خاتری گرتوون یعنی وتێتی مەسەلەن بە ئادەم سمیس و بە ڕیکاردۆ ئەوانە دا گرتم هەرچیە گەڵێن ڕاستە خۆ چونکە مارکس ناوی کتێبەکەی خۆی ناوە نەقدی اقتصادی سیاسی ناڵێن نەقدی سەرمایە ئەڵێن نەقدی اقتصادی سیاسی ینی نەقدی ئەو فکرێکە ئەو کاتە هەیە ئەڵێ گرتم هەموو قسەکانتان ڕاستە سەرمایه‌داری دزی لە کەس ناکات تاڵانی ناکە هەموو کەس حەقی خۆی وەرەگرێ هەموو کەس مافی کەوەری ئەگرێتەوە وانە تەواو ئەو مافەیەکە کارگەر حەقەتی دووبارە سیستەمەکەتان ناڕەوایە دووبارە سیستەمەکەتان نەبێ هەڵوەشێتەوە دیارە ئەمە ئەو تەسویرێکە مارکزاتی بەڵام حەقیقەتی سەرمایه‌داریەوەی لەو ڕۆژەشەوە تا ئێستا مەسەلەن جگە لەو مەسائلانە هەندێک شت هەند شتێک هەیە لە ئێستا لە علمی اقتصادی شەباسەکرێتەوەوانە کە دووبارە بەرهەمهێنانەوەی کۆمەڵایەتی هەر دووبارە بەهێنانەوەی کاڵا نییە کۆمەلگای ئەمە پێویستی بە بەرهەمهێنانەوەیە ئینسان دروستکردن ئینسان پەروەردەکردن کارگەر ئامادەکردن بۆ بەرهەمهێنان و ئەمانە هەموو پرۆسەیەکە مەسەلەن ژنانی کوردستان بەگرە ژنانی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشی زۆری شەرق و تەواوی تقریبان تەواوی دنیا بگرە ئۆکسفامە پێم وابێ ئیحسایەکی کرده بوو چەند ساڵ لەمەوبەر ئەیود ئەگەر ئەو ئیشەی ژن لە ماڵەوە ئەیکا بە پارە بی قبڵێنی 2 تریلیۆن دۆلارە 2 تریلیۆن دۆلار ئەخە 2 تریلیۆن دۆلار بە باژە چێتە بەردەستی سەرمایە 2 تریلیۆن دۆلار ئەمە تاڵانیە ئەکری هەموو ڕۆژێ جا مەسەلەن ئەوە تاڵانی بڵێن ژن ئیشەکە لە بەرامبەر ئیشەکەی پارەوەرەگ لە جاتیەوەی کە بڕوە مەسەلەن حەو مناڵ بەخێوکاوانە چێ بۆ داگیزێ 20 مناڵی لە بەردەسە لەگەڵ 5-6 ترە حوتی پێ نابڕێ خژن هەیە حەوت ناڵ بەخێوەکە مەسەلەن لە لای ئێمە بەڵام لێرە مەسەلەن 4-5 پێکەوە 20 مناڵن لە بەردەمە بەڵام دووبارە ئەم ژنانە کە مهمترین ئیشی ئەم سیستەمەی ئێمە ئەکەن مهمترین ئیشی ئەم عەسڕەی ئێمە ئەکەن کە پەروەردەکردنی جیلی داهاتوە خراپترین کرێوەرەگرن لە خراپترین دۆخی شاشین من دیارە قسە زۆرە لەمانە بیکەم ئەرزانم بەڕێز زۆرت هەیە سەبارەت بەمانەی بڵێ وەڵام کاتەکەمان بەش ناکە من ئەچمە سەر خاڵێکی تر شتێک کە زۆر سەرنجی ڕاکێشام کاک ڕزگار لە باسەکانی تۆیە باسێکت کردووە لەسەر بارۆنەکانی دزی کە ئەم بارۆنانە لە تاریخی سەرمایه‌داریە ڕۆڵیان هەبووە لەوەی کەوا سەرمایه‌داری پێشکەوێ ئێمە ئەمڕۆ لە کوردستانە بە جۆرە لە جۆرەکان ئەوە هیچ کە کەس باسی نیولیبرالیزم ناکە ئەڵێن کاکە نیولیبرالیزم لە کوردستانە نییە سیستەمێکی ترە کەس هەتا مەسەلەن بازێک لەو برادرانە
مثلا زۆر خۆشیان بە مفەکیرەوە نازان مەریوانی وریاقانە ئەڵێ ئەوەی کە لە کوردستانە هەیە خۆ سیستەمی سەرمایه‌داری نییە بازاڕی ئازاد نییە شتێکی ترە بەرحاڵ ئەمە لێگەڕین بەڵام کەیتە سەر کوردستان ئەوانە کە وەختی قسە لەسەر دزیەکری ئەوە فڵان هاڵانی کردو ئەوانە وەک بڵێ ئەمە لە شی شوێنێکی دنیا نەکرێ بەڵام بەڕێزت ڕابیتەیە کە دۆزیوە تۆ لە بینی بارۆنەکانی دزی و نیۆلیبرالیزمە کە پێم خۆشە لەو بابەتەوە کەمێک بۆمان بدوێ خۆی بەڕاستی ئەو مەسلەیەکی هەستیارە ئەو بیرۆکەیەکی هەڵەیە کە پێت وابێ مەسەڵەن نیولیبرالیزم لە کوردستانان نییە نیولیبرالیزم ئەگەر لە ئەمریکایە مەسەڵەن سیستەمێک هەبێ باڵانس و چێکی بکات و بیداتەوە لە قاڵب لە کوردستانە ئەم سیستەم و باڵانسەش نییەوە بە بەرەڵایی ئیشەکە و بەشێک لەوە سیستەمە جیهانەکە زۆر جار لەناوم کۆمەلگایانە حەزی لەمەیە چونکە وەکوڵێ لە ئاوی لێڵا ڕاو دەکات و بۆ خۆی خەریکی ئیشی خۆی دەبێت من سەبارەت بە پێشەکی یەکەمی ئەم گفتوگۆیە یعنی ئەم پێشەکی کە ئێستا لەم مداخەلەیە وتت مەسەلەی حەزم کرد ئیشارە بە شتێک بکەم دوای ئەمەوە سەر پرسیارەکە بیرم بخەیتەوە پرسیارەکەم بیرم بخەیتەوە مەسەلەی ئەوەی کە کێ ماف دەدا بەخۆی کە زەوی وا دابشکاوە ببێ بە خاوەنی هەموو شتێک لە بوونا تەنانەت کە ببێ بە خاوەنی فەزایەک کە هیچ جیلەکانی داهاتوشە من ئیشارەتم بە شتێک کردو پیاوێکی گەورەی وەکو جۆن لۆک کە سەهمی هەیە مەسەلەن بەشداری هەیە لە بیری ئازادا تەنانەت من سەیرم لێ هات کاتێک ئەوەم بینی کە کەوتۆتە هەڵەیەکی واوە کاتێک تەبریرات دەهێنێتەوە بیان و دەهێنێتەوە بۆ ئەمریکیەکان کە زەویە مەشاعر کۆمۆنەکان لە هەندێ سوودەکان وەردەگرنەوە و دەیکەن بە پرایڤیت و تایبەت جۆن لۆک لەوێ مبەڕێکی زۆر لاوازە هێنێتەوە ئەوشەوەیە کە دەڵێ ئەم خەڵکە نازانن بە باشی زەویەکانیان بەکاربێنن بە شێوەیەکی تایبەت بە شێوەیەکی تایبەت تۆ سەیری ئەم مبەڕی لە لاوازە بکە مەسەنجەری وا هەیە ئێمە لە دۆخی زاڵە دۆخێک کە زاڵە تەنانەت فەیلسوفیش ناتوانێت لە دۆخی زاڵ دەربچێت چونکە تۆ بهێنە پێشتاوی خۆت لە سیستەمێکا بژی مەسەلەن بەریتانیا هەموو زەوی بە هەموو جیهانی بەدەستەوە بێ بۆ فەیلسوفیش قورسە لەو دۆخە زاڵە دەربچێت و زۆر مجاڕەدانەشت ببینێ بەس پرسیارەکانێرا ئەوەیە کە من لەو توێژینەوەی شاو پرسیارەیەم کردووە کی حەقی بە تۆیە مەسەن حکم بی بەسەرم سیستەمەی کە خەڵک بەم شێوە دەژی لە سەر عەرز و ئاوی خۆی کێ دەڵێ سیستەمی پرایڤێتی تۆ چاکترە لە سیستەمە کۆمۆنەکەی ئەو ئەمە لە ڕاستیە هەر شێوازی حکومدانەکە خۆی بۆ خۆی شێوازێکە کە نەعەدالەتی تایە مەسەلەن ویل دوورانت لە قسەت الحەزارە شتێکمان بۆ باس دەکات دەڵێ جارێک ڕۆژنامە نووسێکی بەریتانی یەکێک لە هەندێ سوورەکانی بینی بوو و گفتوگۆی لەگەڵا دەکرد باسی ئەوەی بۆ کرد کە لە بەریتانیا شار هەیە شارێکی وەکو لەندەن هەیە باڵەخانەی گەورەی هەیە حەزارەت وا پێشکەوت سیماکانی حەزارەتی بۆ مەسەن کابراایەکی هندی سوور باز دەکرد بەڵام لەگەڵەوە شاپێی وت خەڵکمان هەیە لە برسا دەمرێ لە برسا دەمرێ ئەڵێ کەوای وێت هەندێ سوورەکە حەپەسا وتی بۆ خزمی نییە وتی بۆ کەسی نییە هاوڕێی نییە یعنی کەلی هندیەکی سوورە ناکرێت مەسەن کەسێک هاوڕێکەی تێر بێ خۆی برسی بێ بۆیە پرسیارەکەمەیە کی حەقی بە تۆدا ئەم سیستەمە جۆچکەیت و حکمی لەسەرا بیت و بە کەم سەیریکەیت و سیستەمەکەی خۆت بە باش سیرکەی ئێمە پێویستمان بەم بیرکردنەوەیە هەیە کە لە دۆخی باو دەربچینەوە بینە دۆخێکەوە کە عەدالەت خواز بین لەسەرەوەی مەسەڵەن کێ حەق بەوە دەدا کە ئەم زەویانە دابەش بکە من وتارێکم نووسیوە بەناوی مەبزانم تاوانکردن لەژێر سایی یاسایە شتێکی وایە مۆرەکەی سوڵتان بەناو جافی خۆمانە کاکشماڵ شتێک هەیە چیرۆکێکی کورد هەیە چیرۆکەکە دەڵێ وەختی خۆی یەکێک لە بەگزادەکانی جاف ڕۆشتەوە بۆ لای سوڵتان عەبدولحەمید و لەوێ شانۆیەکی ساز کردووە کە سوڵتان بیبینێ شانۆکە هەرچۆن بۆ ئیتر مەسەن ویستێتی کوڕەکەی خۆی کا بە قوربانی و ئەوانە خەبەرەکە گەشتۆتە سوڵتان توێتی و کابرایان بۆ بێنن بزانم چیەوێ ئەوش کە چوە بۆ لای وتێتی لە پایم چاکەیە چیت لەگەڵا بکەم وتێتی وەڵی هیچ ناوێ
لە جەنابی عالی ئەخوازم نێوانی دوو گردم لە وڵاتی خۆمان لەسەر تاپۆ بکە. ئەو شتێکی گردەکان چێوتە گردی ملەکەوە لەگەڵ جەوەڵ حەمرین لە ملەکەوە بۆ جەوەڵ حەمرین ئەو شتەکەی هێناوە تاپۆی کردووە لەسەری و ئەوە مەسەن سێ چوار جیلی پێشووی ئێمە هەمووی شوان و سەپان و کرێکاری ئاغا و دەرەبەر بوو ئەوە نەتیجەکە ئەوە بوو مۆرەکەی سوڵتانە. ئێستش هەمان شت دەگوزارێ لە نێو شارەکانی کوردستانە تۆوەرە لە نێو شارێکی وەکو سلێمانی هەولێرا کە بزانە چۆن تاپۆ کراوە لەسەر کۆمپانیاکان بزانە مەسەن کۆمپانیا هەیە دوو بینای کردوێتەوە بەڵام بەقەدەر دوو گەڕک زەوی وەرگرتووە ئاخر ئەم زەویە مۆفیکی چۆن مەسەن بە ئیمزایەکە کە بە ئیمزایەک شارێک دەکەن بە ناوی کۆمپانیایەکەوە. فەرقی ئەمە و مۆرەکەی سوڵتان چییە؟ فەرقی ئەمە مەسەن دزیکردن لە پای یاسایە. مەسەن ئێمە قسەیەکی زۆر سواو هەیە زۆر جا دەڵێنەوە یاسا سەروەری ئەخر خۆی دەبێت بزانین کامە یاسایە. مەسەلەن ئاخر ناکرێت کەسێک لەبەر ئەوەی مەسەلەن سەرۆکی دەستگای وەبەرهێنانە یاخود سەرۆکی شارەوانێ یاخود سەرۆکی حکومەتە یاخود هەر دەسەڵاتێکی هەیە حەق بەخۆی بدا مەسەن مقدراتی ئەم مجتەمەعە هیچ جیلەکانی داهاتوو بە ئاسانی تەوزیع بکە بەسەر کۆمپانیای ئەمڕۆوە ئەو تاوانەی بێتە ئاراوە کە تۆ دەیبینی. ئێستا وەرە تاریخی سلێمانی 200 ساڵ زیاتر دەبێ باشە سەیری ئەم 15 ساڵە بکە بزانە بەقەدەر هەردوو 200 ساڵەکە کشاوە. باشە ژماری دانیشتوان زیادی کردووە ئەن ماقولە مەسەلەن لەم ماوەیە ژماری دانیشتوان بەقەدەر 200 ساڵ زیاد کە لە کاتێکە ئێمە لە هەشتاکانە ڕاگواستنی پێنجێن و گوندەکانی ئەو بەری سیروان و دواتر لە کۆتایی هەشتاکانە ئەنفال و کیمیابارانی هەڵەبجەمان هەبوو بەشی هەدە زۆری ئەمانە هاتوونەتە سەر شاری سلێمانی و شارەکان. هێشتا ئەم تەوەسوع نەبوو کە ئێستا هەیە. ئێستاوە لە شار لە خوارەوە خەرکە دەدا لە شاخەوە لەو لەسەرەوە چۆتە قەلات چۆلام چۆتە مێرگە پانکاکە هیچ نەماوە هەمووی داگیر کراوە. ئەم داگیرکاریت چییە؟ بەڵکێ باشە کاک شەماڵ من هەمووژا لە پرسیارەکەم ئەو مناڵە ئێستا من و تۆ پەروەردەی دەکەین و تەمەنی 10 ساڵە دوای 20 ساڵی کە چی بکە لەکوێ بە ئارامی بژی چۆن خەدەمات دەبێت چۆن دەتوانی خزمەت بکەیت. لەبەرەوە ینی ئەم شێوازە من نازانم پرسیارەکەی جنابتم بارۆنەکانی دزیم کرد ویستم ئەو پرسیارە لێرە بکەیت کە پەیوەندیەک هەیە لە بینی لیبرالیزم ئەو بارۆنایی لە کوردستانی شایسته ئێمە ئەتوانین بە ئاشکرا بیان بینی. یعنی باسەکە زۆر جار هەمووی ئەبێتە شتی مۆراڵی مەسەلەن ئینتیقادەکان و ڕخنەکان لەم حیزبانە کە ئەژیرێ قسە لەسەرەوە ئەندەزیەکەن جەردەیەکەن چیەکەن بەڵام باسەکە لەوە نییە کامە لە سیاقی سیستەمێکا ببینین چونکە ئێمە چۆن ئەم کێشانە ببینین یارمەتی ئەدا کە چ وەڵامێکیشی پێ بدەینەوە بۆ حەلکردن و چارەسەرکردنی چونکە ئەگەر باسەکە لەسەرەوە بێ وەڵام ئەمە لە نەتیجەی دزی و جەردەیی و تاڵانی و بەدمۆراڵی یاخود بەد چۆنی بڵین ڕەوشتی خراپی کۆمەڵێک دەسەڵاتدارەوە هاتۆ کەواتە ئەگەر ئەم ڕەوشت خراپانە بە ڕەوشت باشەکان بگۆڕینەوەوانە سیستەمەکەمان بۆ عیلاجە بێ وەک بڵێ ئەمانە هەن بەسوودفا هاتوون هەر لە خوانەوە هاتن بوو بە دەسەڵاتدارەوانە نەک ئەوەی کە سیستەمێکی دیاریکراو لە ئاستی دنیا لە ئاستی ناوچەکەیە لە ئاستی کۆمەلگاکی خۆشمانەکە وجودی هەبوو پێشترەمانی هێناوەتە پێشەوە. من ئەمەیە ئەم پەیوەندیە ببینمەوەوانە وە سوالەکەم ئەوەیە بەڕاستی ئەوە دروستە کاڵێن سەرمایهداری نییە لە کوردستانە باسەکە لەسەرەوەی ئەمە دەسەڵاتێکی سوڵتانیە بەڕێزە زۆر بە ئاشکرا لە جێگایەکە قسە لەوە کردووە کە نیۆلیبرالیزمە دەسەڵاتی سوڵتانی هێنێتە پێشەوە نەک بەعکسەوە. خۆی ئێمە لە کوردستانە تووشی قەدەرێکی خراپ بووین قەدەرێکی خراپ بەڕاستی ئەگەر مەسەلەن بۆ نمونە نیولیبرالیزم چوو بێتە مالیزیا بۆ نمونە بەختیان هەیە کە مەسەلەن حکومەتێکی تا ڕادەیەک باشیان هەیە گەر چوو بێتە سنگاپورە بەختیان هەیە کە حکومەتێکی باش و دەستپاک و شەفافیان هەیە بەڵام ئێمە نیولیبرالیزم هاتووە و ئەجەندەکانی هاتووە بە تایبەتی زۆر بەڕوونی ئەجەندای نیولیبرالیزم لە دوای 2023ەوە لە هەرێمی کوردستانە ئیش دەکات و ئیشی خۆشی کردووە و هەنگاویشی ناوە و نابودکردنی کەرتی گشتی لە سەحا لە پەروەردە لە خوێندنی باڵا و لە کەرتە هەستیارەکانی کە پەیوەندیان بە ژین و ژیانەوە هەیە و مەجای ئەوە نیە کڕین و فرۆشتنی تیا بکرێ دلیلی ئەوەیە کە نیولیبرالیزم لێرە ئیشی کردووە. بەڵام
ئێمە لە بێبەختیمانە ئەوانەشی کە سەرۆکاری یا سیاست و دەسەڵاتداری دەکەن لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی زۆر خراپ جەردەیی دەکەن، بە شێوەیەکی زۆر خراپ ئەوە دەکەن کە هەندێک جار ئەمە یەکی گرتووە کە بە بڕای من بۆ ئەمریکا گرنگ نییە یا بۆ نیولیبرالیزم گرنگ نییە کە حکومەتێکی باشت هەبێ یا باشت نەبێ. دەیڤید هاروی باسی چیلیمان بۆ کا لە کتێبی کورتەیەک لەسەر نیولیبرالیزم باسی ئەوە دەکا کە چۆن لەوێ دەسەڵاتێکی شەرعی هەبوو ئەو دەسەڵاتە شەرعیە چۆن سەرۆژێر کراوە دیکتاتۆرێکەوە کوڕانی شیکاگۆ خودی میلتۆن فریدمان بوو بۆ ڕاوێژکاری لە بۆ ئەو مهم نییە من لە توێژینەوەکەش باسم کردو ئەو ینی ببوورە دکتۆر ڕزگار شتە نقطەیە مهمە میلتۆن فریدمان کە ئەم هەموو باسی ئازادی تاک و ئازادی فەرد و ئەوەی کە دیموکراسی هەبێت و نابێت دەسەڵات قۆرخکاری بکرێت و ئەو شتانە یەکەمین پرۆژەی واقعی بۆ داسەپاندنی نیۆلیبرالیزم پشتیوانیکردن بوو لە دیکتاتۆرێک کە هەزارانی خستوە زیندانەوە، هەزاران بەس بۆم سویدە، هەزاران شیلی، هەزار شیلی لێرە لە سویدا پەنابەر بوون ئەو کاتە لە شیلیەوە ڕایان کردو هاتون بۆ سوید جگەلەوەی چەندی کوش جگەلەوەی ئەلەندی کە بە ئینتیخابات هەڵبژێرا بوو پێنۆشیە کوشتی بەبێ هیچ تاوانێک بەبێ هیچ کێشەیەکەوانە کوشتی و هات دەسەڵاتی قۆرخ کردوانە بەڵام میلتۆن فریدمان بوو بە ڕاوێژکاری ئەو میلتۆن فریدمانی کە باسی ئازادی سەرمایه‌داریە کرد بوو بە ڕاوێژکاری و لە پشتیەوە وەسا بۆ گۆڕینی دەستورەکەی بە دەستورێکی نیولیبرالی کە هەتا ئێستاش مزاهرەیە بۆ گۆڕینی نازانم ئاگاداریانە دکتۆر ڕزگار هەتا ئێستاش لە شیلی مزاهرەیە بۆ گۆڕینی ئەو دەستورە ناتوان بیگۆڕن. ڕاست جا مەبەستی من چییە کاک شەماڵ؟ مەبەستمەوەیە یعنی ئەو قسەیە ڕاستە کە مەسەڵەن ئێمە دەسەڵاتێکی خراپ و جەردە ئاسامان هەیە بەڵام ئەمە هیچ لەو ڕاستیە ناگۆڕێت کە ئێمە ڕوبەڕووی ئەجندایەکی خراپ دەبینەوە کە کۆمەڵگای کوردی بە هیچ شێوەیەک بەرگەی ناگرێت هەوش ئەجندای نیولیبرالیزمە و نیولیبرالیزم ئەگەر بۆ سوید جۆرێک ئازادی هەبێ بۆ وڵاتانی خاوەن مؤسسات جۆرێک ئازادی هەبێ من لەم ڕۆژانەشا لە کۆڕێک باسی ئەوە کرا لە سلێمانی کە نیولیبرالیزم لە کوردستانانیە بە جدی ڕەدی ئەوەم کردەوە کە ئەو فۆرمەی لە کوردستانە هەیە زۆر خراپترەوە زۆر کاریگەری خراپتری دەبێت لەسەر هاوڵاتی وەک ئەو فۆرمەی کە لە ئەمریکا هەیە وەک ئەو فۆرمەی کە لە شوێنانیکە هەیە چونکە لەوێ سیستەمێک هەیە بە بەردەوامی باڵانس و چێک دەکات کە ئێستا لەسەر ئاستی نووسری گەورەی وەکو تەنانەت ڕاوێژکاری سەرۆکی ڕاوێژکارانی سەرۆکی ئەمریکا کە خەڵکی ئەکادیمین کتێبیان هەیە لەسەر نەقدی سیستەمەکە لەبەر ئەوە لەوێست بە بەردەوامی جۆرێک خۆ خوێندنەوە هەیە مڕاجعە هەیە سیستەمێک هەیە ناوی سیستەمی باڵانسان چێکە بە بەردەوامی خەریکی ئەمەی بەڵام تو لە کوردستان ئەمە شت نییە جا ئەم دوانە یەکیان گرتووە لەوە چ جۆری هەردوو جۆرەکە هەردوو قسەکە ڕاستیەکی تا بێ بەڵام هەڵەیە ئێمە بڵێن تەنها فۆرمەکە فۆرمێکی دزیە و نیولیبرالیزم وجودی نییە و ناتوانێت بێتە کوردستانەوە بەعکسەوە نیولیبرالیزم لە کوردستانەوە لە دوای 2023ەوە ئیش دەکات و کاریگەری زۆر خراپیشی هەیە لەسەر پەروەردە لەسەر هەموو کەرتە هەستیارەکان هەندێک کەرت هەیە کاک شەماڵ مەجالی کڕین و فرۆشتنی پێوە نییە لە 2021 کتێبێک دەرچووە بە ناوی Freedom from the Market ئازادبوون لە بازاڕی ئازاد ئەو هینا من ئەو کتێبە لە بەرنامەما هەیە لە زووترین کاتا بیخوێنمەوە چکە دەسم کەوتووە خلاصەیەکی لەسەری کە خوێندومەتەوە هەندێک کرد هەیە مەجای کڕین و فرۆشتنی پێوە ناکرێت بەسەن تۆ تەندروستی هی کڕین و فرۆشتن نییە خوێندن هی کڕین و فرۆشتن نییە هەتا بەشێکی زۆری سەکەن و نیشتەجێبوون هی ئەوە نییە بە کاملی لەژێر دەستی کردی تایبەتا بێ من معجبم بە کۆدێکی قانونی میرنشینی بۆتان هەیە کاک شەماڵ لە مەسەلەی حکومەتە دەڵێکی قسەیەکی زۆر جوانی هەیە ئەم قسەیە دەڵێ حکومەتێک نەتوانێت خۆشگوزەرانی خۆشبەختی نەخۆشگوزەرانی خۆشبەختی
سەعادەت بۆ گەلەکەی دابینکە هیچ مبەڕێک بۆ وجودی و حکومەتە نییە نەیوتووە پێداویستی ئەساسیەکان چکە پێداویستی ئەساسیەکان بەبێ پێداویستی ئەساسیەکان ژیان بوونی مەحاڵە جای بگا بە خۆشبەختی لەبەرەوە ئێمە لەم فۆرمە لە بیداەتیشەوە باسمان کرد ئەم فۆرمە یەکێک لە مشکیلە هەرە گەورەکانی تێکشکانی حکومەتە کە ئێمە چارەیەکمان نییە لەوەی کە فۆرمێکی باشی حکومەتداریمان هەبێ دەگەڕێمەوە لای جۆزێف ستیگلیتز لەم مەسئلەیە باسی چیمان بۆ دەکات باسی ئەوەمان بۆ ئەکا کە حەل چییە لێرە حەل چییە مەسەڵەوە فۆرمەکە ئاوایە جنابت باست کرد وشەیەکیوانت بەکارهێناوت و فۆرمێکی هەوسار لە دەست دەرچوو ئەو فۆرمێکە تۆغیانی کردووە خۆ گوێلێ ئێمە بگرێ وا بزانێ ئێمە بە کاملی سیستەمەکەمان پێ ڕەفزە و ڕەدی دەکەینەوە بەڵام ئەم سیستەمە کە ئێستا قسەی لەسەر دەکرێت لە دنیاە قسە لەسەر ئەو تۆغیانەیە ئەو هەوسار لە دەست دەرچوونەیە کە هەموو شتێک ڕۆشتۆ بۆ کەرتی تایبەت وە کەرتی حکومی کە دوا وێزگەی دوا مەلجە و پەناگەی ئینسانی ئاساییە لە دەست دەرچوو بۆ بە خزمەتکار بۆ بە کۆیلەیەک لە بەردەسی کۆمپانیا گەورەکانە ئێمە ئەبێ ئەم قسە لەسەر ئەم فۆرمە بکەین ویستم شتێک بڵێم بەڵێ باسی هین بوو باسی دەوڵەت و دەوڵەتداری ئەوەی کە جۆزێف ستیگلیتز بەڵێ جۆزێف ستیگلیتز باسی لە کتێبی پیپل پاوە پرۆفیت پیپل پاوە پرۆفیت ینی خەڵکو و دەسەڵات و قازانج باس لەوە دەکا مەسەن ڕۆپتیکەمەوە بە بارۆنەکانی دزیەوە ئەو جملەیەک لە فەسڵی یەکەمی کتێبەکەیە باز دەکات دەڵێ لە ساڵی 2010 لە قەیرانی ئابووریە ئەوانەی کە مسەبیب بوون بۆ قەیرانەکە و بوون بە هۆکاری ئەوەی کە هەزار ملیۆنەها ئینسان لەسەر تاسەری جیهانە بێکار بن خەڵک ژیانی هاوسەری هەڵبۆشێنێتەوە خەڵک خوێندن هەڵبۆشێنێتەوە خەڵک ئینتیحار بکات چی بکە ئەڵێ هەموو ئەوانە کە خەڵک بێ حاڵ و ماڵ ببێ هەموو ئەوانە کە سەبەبکاری ئەمە بوون کۆمپانیا گەورەکان بوون بەڵام حکومەت هات چی کرد مێگا ڕیوەردی کردنەوە مەبلەغێکی یەکجار زۆر پاداشتی کردن بۆی هەڵسنەوە بەڵام لە هاوڵاتی سادەی نەپرسی لە هاوڵاتی سادەی نەپرسی بۆی ئەم فۆرمێکە خزمەتکاری هاوڵاتی نییە هەتا ئێمە فۆرمی کینزێت یعنی ئێستا وای لێ هاتووە ڕەخنەگرانی سەرمایه‌داری تەمەناکەن بتوانین بگەڕێنەوە بۆ فۆرمی کینزێت کە وەختی خۆشی جۆرێک قسەی لەسەر بووە بۆ جۆرێک ڕەخنە لەسەری هەیە بەڵام ئێستا ئەو جملەیە کە جنابت بەکارت هێنا هەوسار لە دەست یا توغیانی کردووە ئەمەندە توغیانەکە زۆرە ئێمە گۆڵ تارگێتەکەمان بۆ بەچی ئامانجەکەمان بۆ بەوەی کە لە دنیا ینی لەسەر ئاستی دنیا تارگێتەکە بۆ بۆی بیگەڕێنیتەوە لێی دەی بگەڕێتەوە بۆ شوێنی خۆی کە کینزیەتە مەسەنەوەی کە جۆرێک لە جۆرەکان حکومەت و دەوڵەت ئەوەی هەبێ جۆزێف دەڵێ چی دەڵێ کۆمەلگا کۆنەکان کە لەسەر کشت و کاڵ ژیاون لەسەر سیستەمی ئاودێری ژیاون ئەم سیستەمە ئاودێریە هاوبەشی هەمویان بووە پاراستنی سیستەمە ئاودێریەکە و نۆرە ئاو بەسەرە ئاودان و ئەم شتانە هەمووی مهمەی هەمویان بووە ئەگەر بۆ نمونە سیستەمە ئاودێریەکە تێک بچێ ئەوە هەمویان ژیانیان دەکەوتە مەترسیەوە بۆیە بە هەموو گوندەکەەوە بە هەموو ئەو شوێنە جوغرافی کە تیا ژیان و پێکەوە هاوبەش بوون ئیشان چی بۆ پاراستنی سیستەمە ئاودێریەکە و ئەوە بووە جۆزێف دەڵێت لە دنیای مۆدێرنە لە سەردەمی ئێستا ئێمە یەک فۆرممان هەیە کە بتوانین وەکو ئەو سیستەمە ئاودێریە پارێزگاری لێ بکەین ئەوش حکومەتێکی بەهێزە حکومەتێکی بەهێز یعنی کەرتی بەهێز کەرتی گشتی بەهێز یعنی ئەوەی کەتەی دەڵێن شمەکی گشتی ئێستا تۆ لە کوردستان لە دنیای سیدکە هەموو شت بووە بە پارە خوێندن تەندروستی نیشتە جێبوون و هەموو شتێک بۆیە ئەم سیستەمە لەوێ تۆغیانی کردو حەلی ئەمە چیە گرنگیدان بە حکومەتێکی کارا و شمەکی گشتی و کولاوانی کە باسم کرد کە مەجای ئەوەی نییە کڕین و فرۆشتنی پێوە بکرێت
بەڵێ بەڵێ دکتۆر ڕزگار من لێرە پێم خۆشە بەڕاستی بچینە سەر هیچ سەر مۆزوعێکی تر لە پەیوەند لەگەڵ ئەم مەسەلەیە کە بەڕێزت ئیشارەت کردە ئەویش عیلاجی ئەم پێشەیە عیلاجی ئەم قەزیە لە کوردستانی خۆمانە لە ئێمە لە لای ئێمە لە وڵاتی ئێمە چۆنچۆری ئێمە ئەتوانین بەرەنگاری نیولیبرالیزم ببینەوە چونکە یەکەم شتەوە بڵێم سەبارەت بەو شتانی کە باس کرا من دیارە ئەزانم بەڕێزت وتت بن مارکسی نیم و سۆشیالیست نیم و لەو یانەوە بە ئینطلاق ناکەم و ئەوانە بەڵام دیارە تۆغیانی سیستەمەکە بەڵێ من هەمیشە ئەوە دەڵێم مرۆڤایەت لەگەڵ ئەوە نیم بەس مرۆڤایەتی قەرزاری بیری ئیشتراکیە یعنی تۆ هەندێک جار بیر کردەوە کینز بۆ لەو مەرحلە تاریخیا دەرکەوت کینزیەت لە سیەکان و چلەکان هەتاوەکو حەفتاکان هەموو ئەو ئابووری ناسانە ئێستا ڕەخنە دەگرن باسی ئەو مەرحلە دەکەن وەکو مەرحلەیەکی نمونەیی زۆر خوێندۆ لەسەرەوە مەوزوعە بەس من هەمیشە بیرم کردەوە بۆچی ئەم مەرحلە وایە وانە دوو لە ڕاستیە ڕاستە من ئەوە نیم بەڵام هەمووی بەیەکەوە بە یەکین سیر دەکەی و ئەزانم لەو بابەتەوە تەقدیرم هەیە کە هەیە بە هەموو ڕەخنەکانش کە لە بیری ئیشتراکی هەیە بەڵام مرۆڤایەتی بە جۆرێک لە جۆرەکان قەرزارە بەڵێ بەرحاڵ من بۆ خۆشم دیارە ئەوە بڵێم لێرە کە منیش وەکو تۆ باسی ئەوەی کە کەس خەڵکانێکن ئەڵێ من مارکسی مۆمانە منیژا بەم ئاعتیبارە مارکسی نیم بەوینە بەڵام من دیدی مارکس بۆ گۆڕانکاری لە دنیاە بە دیدی خۆمەزانم و هەوڵە دەم ئەو دیدە بەکاربێنم بۆ بینی نیشتەکان وە بەم معنایەش بۆ من بەڕاستی باسەکە لەوە نییە دوتە ئێستا کەسی جوێی لێبین بە پێوایمە دژی سیستەمەکە من خۆم حقەتەن دژی سیستەمەکە هەمووی هەڵوەشێتەوە نە ئەم سەرمایه‌داری ئێستا کە هەوساری بچڕیوە ناو سەرمایه‌دارەشی کە هەوسار کرابوو بە کەڵکی بەشەریەت دیە لە بابەتی ئەو ئاش لەناو سکۆلەرەکانە هەن بۆ نمونە پیاوێکی وەکو محەممەد یونس کە ئابووری ناسەکەی بەنگلادیشیە و خاوەنی خەڵاتی نۆبڵە و خاوەنی بیرۆکەی پرۆژەی مایکرۆفاینەنسە وایە لە کتێبی سری زیرۆ بە جوانی باسی ئەوە دەکا کە ئێمە بۆ پێویستمان بەوەیە هەموو پێشگیریمانەکانی کاپیتالیزم هەڵۆشێنینەوە ئەوە لە ناوسکۆلەرا هەیە خۆم ئاگاداری ئەوە شەم بەڵێ بەرحاڵ من بەستمەوەیە کە باسەکە لەسەرەوەی ئێستا گە بێتە سەرەوەی کە سەرمایه‌داری مەسەڵەن قسەیەکە کرێ لەوەی کە ئەوەی کە لە کوردستانە هەیە ئێمە شانسمان نەهێناوە کە ئێمە دەوڵەتمان نیە بەڵام بە بڕوای من ئەوەی کە ئێمە دەوڵەتمان نهێناوە دەوڵەتمان نیەوە زۆرتر شانسی نیولیبرالیزمە ئەوەی لە کوردستانە ئەیبینی نیولیبرالیزمێکە بەبێ هیچ لەمپەرێک ئەوەی لە کوردستانە ئەیبینی نیولیبرالیزمی پیور ئەوە نییە پاک و تەمیزەکەی جوانەکەی ئەوەی کە ئەوێت نیولیبرالیزم بە واقعی و بە حقیقت بناسی بێ سەیری کوردستانکە بۆچی چونکە لێرە ئێمە لە شوێنێکی وەکو سویدا کە مەسەرەن لێرەشی زۆر سەیریان کردو بۆ نمونە هینەکانیان ینی فەرمەسیەکان پێڵێن سەیدەلیەکانیان پریڤات کردو ئەخ باشە سەیدەلی بۆ ئەفرۆشی ینی سەیدەلی بۆ ئەبێ هی دەوڵەت نەبێ سەیدەلی تۆ دەرمانی تیافرش خۆ دەرمانی تیا دروست ناکەی سەیدەلی بۆ ئەبێ بیدێ بێ قەتاعی خاص هەمووی پێک پارچە دیدێکی نیولیبرالی بوو جەماعەتی ئینەکان هاتن حیزبە بۆژوازەکان هاتن و تەوزیان کردوتیانە بێ بیفرۆشی لەم هینە لەم کەین و بینیان کە مەوزۆی کۆرۆنا هاتە پێشەوە ئەم سویدا گەڕایتەوەوانە هینێک ماستێکت دەست ناکەوت ماستێکت دەست لەبەر بۆچی لەبەرەوەی هەمووی لە هینا هەبوو لە بڵێن مەخزن وشتانیان فریانە وتیان بۆ چیمانە خۆ پارە ناکە باشە ئەگەڕای ماوەیەکی زۆر ئێمە بۆ ئسپۆرتۆ ئەگەڕای نا ئسپۆرتۆکە دەستی پێشووی ئسپرتۆمان نەبوو دەست ناکەوت لەم سویدیان نەبوو هەتا بەرهەمیان هێناو تا کاریان کرد کە بێت و ئەوانە لە نزیکی 5,000 جیهازی تەنەفوسی سناعی کە هینی پێکەی بۆ کاتی خەتەریات و ئەوانە کە لە سەردەمی ئۆلۆف پاڵەیە هەبوو 5,500 و شتێکی مابەوە بۆ جیازی تەنەفوسی سناعی لە کاتی ئەزەماتە کە خەڵک بین نیولیبرالیزم لە سویدیش ئاوای کردو ینی وانێ بڵێ نیولیبرالیزم بەڵام لەگەڵ ئەوەشە لێرە ئەحزاب هەیە منظمات هەیە مجتمع هەیە و مقاومەتەکە بەرەنگاریەکە مشکلەکەی ئەوەیە ئێمە لە کوردستانە بەعس بە کیمیاباران و بە ئەنفال پارتی وێچێتی بە شەڕی ناوخۆ وڵاتانی غەرب بە حەساری اقتصادی
ئێران بە محاسرە تورکیا بە پەلامە ڕازانچی هەموو ئەمانە کارێکیان کرد باریان لەسەر بەردی ئەم کۆمەلگایی ئێمە نەهێشتەوە بۆیە نیولیبرالیزم هەر لێرە ئەسپەکەی خۆی تونداوە و هەتا ئەتوانێت هەرچێتە پێشەوە لەگەڵ ئەوەشە بەڵام لەگەڵ ئەوەشە لە ناو ویژدانی ئەم خەڵکی ئێمە مقاومەتێک هەیە من لێرەوە گەمە سەر نقطەیەکی دیاریکراوە کە بڵێم ئەگەر قسەکە لەسەرەوە بێ لە شوێنێکی وەکو سویدا بڵێن با بگەڕێنەوە بۆ دەوڵەتەکەی جاران مالیزیا دەوڵەتی هەیە توانێت بگەڕێتەوە بۆ دەوڵەتە بەقوتەکەی جاران ئەمریکا مەسەر بەر هەموو ئەسەساتی هەیە چێک و باڵانسی هەیە دەردی تۆڵی خۆیمە لە کوردستان ئەمانەمان نییە بە بڕای من ئەو معالەجەی کە لە شوێنەکانی تریشا ئەوترێ معالەجەی نیولیبرالیزمی کردووە کە هیچی نەکردووە غەیری ئەوەی کەوا کەمێک ستۆپی پێکردووە کەمێک نەیهێشتە دنیا بێ بە کوردستان ژینا نیولیبرالیزم هەموو عالم هەموو گۆیزەریە کرد بە کوردستان هەموو گۆیزەریە کرد بەوەی کەوا ئەسڵەن ئۆکسجین لە کوردستانە ئێستا قاتی بووە ئاو نییە ئاوی خواردنەوە دەست ناکەوێت لە بەسرە ئاو نییە دەسێ بشۆی مەخوا هەر کوردستان نیە هەر کولی عێراق ئەوەی لێ هاتووە ئەمە نیە ئەم دۆخەکە لە کوردستان و لە عێراق هاتۆتە پێشەوە ئەمە لەو شوێنەکانی ترانەوە بەهۆی وجودی ئەم ئینانەوە بەڵام خۆ ئێمە لە کوردستانە دەوڵەتمان نییە بۆی بگەڕێنەوە ئەمە بکە باشە ئێمە چۆن ئەتوانین لە مۆزعێتە ڕزگارمان بێ و ئایا ڕێگە چارە چییە بەڕاستی من هەموو ئەوانی کە تا ئێستا بینیومە سەبارەت بە نیولیبرالیزم ڕەخنە گیراوە قسە زۆرتر سیرەکەی ڕەخنەیەکی ئایدۆلۆژی و فکریف ئایدۆلۆژیەکە خەنە ژێر پرسیارەوە فکرەکە خەنە بەرحاڵ باشە هەموو عالەمە زانێ ئێستا ئایدۆلۆژیای نیولیبرالیزم ئیفلاسی هێناوە لە خودی ناو ئەمریکا خۆیە ئەنواع و ئەشکال منتەقید و ڕەخنەگری بۆ دروست بووە لە ڕاست و لە چەپ کۆنسەرڤاتیڤەکانیش هەر نیولیبرالیزمیان پێ قبوڵ نییە چەپەکانیش هەر کەوتونەتەوەی ڕەخنە لە نیولیبرالیزمەکەن بەڵام باسەکە لەسەرەوەی ئەسڵەن ڕەخنەی ئایدۆلۆژی ئەوەی کە تۆ ڕوونی کەیتەوە بۆ دنیا بە شەرەکان کە چۆن چۆنیوانەوەکۆی خەڵک نەزانێ هەژاری خراپە وەی خەڵک نەزانێ برسێتی خراپە وەکوی خەڵک نەزانێ نەخۆشی نابێ ببێ بە مەیدانی قازاچکۆکردنەوە وەکوی خەڵک نەزانێ گەر ناوەکێت چێ بۆ مەکتەب بە بەلاش خوێنێ باشە وەکو ئەمێ کە ئێمە پێویستمان بۆ بێ ئەم شتانە بە خەڵک بڵێ بە بڕای من ئەمانە عیلاج ناکە عیلاجی مادی ئەوەی کە ئێمە ئەتوانین ئەم کۆمەلگایە بێنینەوە سەر پێخۆی و لەم دۆخە ڕزگارمان بێت و ئەوانە ئەوە چییە ئەو هینەیە بە نظری منە پرسیارە ڕوبەڕووی بەڕێستەکەمەوە دیارە من بۆ خۆم حەقەتەکەی بڵێ توانە جوابی تەواوەتیم پێ نییە بەڵام ئەمە پرسیارێکە کە من پێم وا بێ بیکەین بۆیە من بەڕووی بەڕێستێکم جوابی تەواوەتی هەر لای هەموو کەس قورسە چکە معادلەکە ئاسان نییە بڵێ یا جوابێکی حاضر بەدەستت پێ بێت و ڕاستی خۆی بۆ خۆی کێشەکە قورسە و جوابەکەش هەر بۆ خۆی قورس دەبێت بە بڕای من زۆر بیرم لەو مۆزوع کردوتەوە خەڵی یەکەم ئێمە گرفتێکمان هەیە بە بەردەوامی هەتا ئەم لەحزەیش کردن و تۆ قساکەین بەشی هەرە زۆری سکۆلەر و توێژەر و ئەکادیمیەکانی بواری ئابووری و سیاست و ئەوەش مەسەڵەن وەکو فریاد ڕاستێک سەیری کاپیتالیزم و نیولیبرالیزمەکەین مەسەڵەن تۆ سەیری یای کوردی کە هەمیشە گەورە و بچووک هەژار و دەوڵەمەند ئەوەی قوربانی و ئەوەی مەسن جەلادە وەکو یەک هاوارەکەن بۆ ئەوەی کە پێویستە لە ئەمریکا ببارێ لە ئەمریکا باران بارێ لە سلێمانی چەتر هەڵەیان ساحلی هاتووە بیرێ دەزاران شیعەکانیان واودیان لە مۆسکۆ بەسە وای لە هاتووە لە ئەمریکا بارانە بارێ لێ چەتر هەڵەیان هەموو شتێکیان هەر بەلای ئایدۆلۆژیا بڵێ بالضبط من ملاحظەم کردووە زۆر جار قوربانیەکە لە جەلادەکە زۆرتر هاواری بازاڕی ئازادەکە من جارێک لە شوێنێک قسەیەکم کرد بۆ نمونە زۆر جار ئێمە دەڵێن بۆ نمونە شارێکی من بۆ خۆم خەڵکی دەربەنی خانم شارێکی وەکو دەربەنی خان دەڵێن مەسەن خەڵکە فەقیرەکەی کە بە یاوەران دەچێت بۆ سەر بەحرەکە یا دەچێت بۆ سەر سیروان پیاسا پارە نادا بە کەس کەشی هاوارێتی لە فەیسبوک دەڵێ کۆمپانیا بۆ نایە ئێرە بک بە شوێنێکی گەشتیاری وتم کاکە کۆمپانیا بێ ئێرە بکاتە شوێنی گەشتیاری تۆ دەبێ بە دووربین سەیری بکەیت بۆ نایە خەدەماتی تا دروستکە بۆ نایە بیکە بە فەزای گشتی بۆ فەزای گشتین بۆ فراوان ناکە چارەسەر ئەوەیە کە بەشێک یەکەم ئێمە ڕۆشنبیریەک دروست ببێت کە تێبگەین لە نیولیبرالیزم تێبگەینەوە لە خۆمانەوەکو تووتی شت نەڵێنەوە ئەمە زۆر کارە ساتە بەشێکی زۆری خەڵکی تەنانەت ئەکادیمیستەکانیش شت دەڵێنەوە بەبێەوەی بیری لێ بکەنەوە بەبێەوەی مەسەن دراسیان کردێ بەبێەوەی لێکۆڵینەوە بکەن زۆر مهمە ئێمە لەسەر ئاستی نخبە و لەسەر ئاستی فەزای ڕۆشنبیری و ئەکادیمی
لە مەوزوعەکە تێبگەین. خاڵی دووەم پێویستە ئێمە لە ترێندا و لە ئاراستە گشتیەکە تێبگەین، ئاراستە جیهانیەکە. من لەو هەفتەی پێش و دوو هەفتە پێش ئێستا لەو کۆڕی کە باسم کرد ئەم قسەیەم کرد. ئێمە ئەگەر لە ئاراستە جیهانیەکە تێنەگەین بە تایبەتی لە فۆرمە ئەمریکیەکەی ناتوانین بە ئاسانی پلان دابنین کە ئێمە دەبێت چی بکەین. کاک شەماڵێت ئەمریکا لە دۆخێکایەکە بەجددی ڕەخنەی لە نیولیبرالیزم هەیە لەسەر ئاستی ئەکادیمی، لەسەر ئاستی سیاسی، لەسەر ئاستی کۆنگرس، لەسەر ئاستی یعنی تۆ تەسەورکە. من سێرڤەیەکم بینی جارێک ساڵی 1970 تۆ ئەگەر لە ئەمریکایە وشەی سۆشیالیزمت بەکار بهێنایە وەک ئەوە وایە ئێستا لە 2021 بچی لە واشنگتن یا لە نیویۆرکە بڵێ باسی داعش بکەیت، یعنی ئەوەندە حساس بوون بە وشەیە. بەڵام ئێستا لە ساڵی 2011 سێرڤەیە کراوە لە سەدا 33 بۆ 32 خەڵکی ئەمریکا هەر پێی باشە لەژێر سایی سیستەمێکی وایە بژی. کەوابوو پرسیارەکە لێرە ئێمە دەبێت لە ترێندا و ئاراستە جیهانەکە تێبگەین کە ئەوش ئەوەیە ئێستا خەریکی خۆ خوێندنەوەن، خەریکی ئەوەن کە مڕاجعەم سیستەمە بکەن، چکەم سیستەمە ئینسانی ئەمریکیشی داغان کردووە، وێرانی کردووە، هاڕیوێتی لەم هاڕینەوە هاتووە وجهە نەزەری خۆی گۆڕیوە، ئەگینا خۆ بە قودرەتی قادر نەبووە. ئەمە خاڵێکە زۆر مهمە. مشکلەکە چییە؟ ئێمە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وەکو ئەو ڕۆژەی کە ڕیگن و تاتشر باسی نیولیبرالیزمیان کرد وەکو ساڵی هەشتاویەک و هەشتاودوو ئێستا دەستیان بە ئەژێنداکانی نیولیبرالیزم کردووە. ئەوان خەریکی خۆ خوێندنەوەن. ئالێرە زۆر مهمە هاوڵاتی ئێمە دەسەڵاتداری ئێمە تێبگا کە ئەوان لە خۆ خوێندنەوەن، ناکرێت دوای ئەوەی ئەوان خۆیان دەخوێننەوە خۆیان ڕێک دەخەنەوە معالەجەی سیستەمەکە بەشێک بەوەش نەبێت کە مەسەلە من و تۆ دەمانەوێت، بەڵام بەشێکی معالەجە بکەن ئێمە بین دەست بە یەکەم هەنگاوی ئەوان بکەین و دوای 20 ساڵ ئەو وڵای غەڵەتمان کرد. ینی بۆیە زۆر گرنگە. خاڵی دووەم زۆر گرنگە کە دەسەڵاتدار تێبگا لە سیستەمە لەو ئاراستی کە هەیە بەداخەوە بەشی هەرە زۆری ڕاوێژکارەکانی حکوومەت بەبێ ئەوەی لە بازاڕی ئازاد تێبکرد دەڵێت بازاڕی ئازاد. ئەم بازاڕی ئازادە وەکو هینی لێ هاتووە وەکو شەوی بەراتی لێ هاتووە دەیڵێدەوە بەبێ ئەوەی بزانن تۆ ڕزگار ڕاوێژکارەکانی حکوومەتیش و ئەوانەی ئۆپۆزیسیۆنیش بالضبط. یعنی من یعنی ئۆپۆزیسیۆنە بۆ گۆڕانکاری زۆر گەورە هاتووە کەچی مەسەن باس لەوە دەکا کە بازاڕی ئازاد و بازاڕی ئازاد کاکە بازاڕی ئازاد تۆ چیت لە بازاڕی ئازاد دەوێت؟ ینی بازاڕی ئازادت بە چ فۆرمێک دەوێت لە چ نیتاقێکا دێتەوێت بۆچی دەتەوێت؟ ینی ناکرێت لە خۆوە شوێن وشەیەک بکەونە وشەیە بە بەردەوامی بڵێنەوە. ئەمە خاڵی دووهەم. خاڵی سێهەم زۆر گرنگە کە ئێمە بەڕاستی بزوتنەوەی جەماوەری ڕێگە بە کوشتنی کەرتە هەستیارەکان نەدرێت. من هەمیشە لە شوێنێک دەژم لە سلێمانی نزیکی وڵوبەیە خستەخانەیەکی بچووکی لێیە لە دووسێ ژوورایە. هەمیشە دەڵێم ئەو خستەخانە چڵکنە بچووکە بۆ منی هەژار و بۆ منی خاوەن دەخلی مامناوەند سەد ئەوەی فاروق خستەخانەی فاروق باشترە. لەوە دەکەم زۆر ضرورە کە بوار نەدرێت کەرتی گشتی نابود بکرێ و بکوژرێت و ئێمە هەمومان ببین بە کرێکی کەرتی تایبەت. بۆیە ئەمە خاڵێکە کە دەبێ ئەم بزوتنەوە جەماوەریانە حکومەت ناچار بکەن. یەکێک لە خەسڵەتەکانی نیولیبرالیزم لە ساڵی هەشتاوە لەسەر ئاستی جیهان بزوتنەوەی جەماوەری دایمە کێرڤەکەی بۆ خوارەوە هاتوو. پیکیتی لەو کتێبەیە و ئەزان مەگەر غەڵەت نەبم پیکیتیە بەس دڵنیانیم 100% ینی بەین لە مۆر مەگرن بەس لە شوێنێک بینیومە کێروی قازانج لەگەڵ کێروی حرەکەی ئیجتیماعی بە دوو ئاراستەی جیاوازە بۆ سەرەوە بۆ خوارەوە. لەبەرەوە یەکێک لە خەسڵەتەکانی نیولیبرالیزم کوشتنی ئیرادەی مجتەمەعە. ڕۆژانە لەگەڵ برادرێکا گفتوگۆمانە کرد جملەیەکی جوانی وت لا ئیرادی وتی هەستەکەم مجتەمەع نەماوە. ئێوتم وەڵاو قسەیە تەواو هاوڕایە لەگەڵ ئەوەی کە
ئەجەندای تاتشەر وەختی خۆی وتی مجتمعی چی مجتمع نییە کێ تاتشەر کاتی خۆی وتی مجتمع کوا هەیە شتێک نییە ناوی مجتمع بێ ئێمە فەردمان هەیە و دوایی تر زۆریان لێ کرد وتیان ئاخر فەرد و لە خێزا وتی خێزانیش قەی ناکە بەڵام تر مجتمع هەر نییە وتی مجتمع شتێک نییە ناوی مجتمع بێ ئەجا بەڵایی باشت کرد بیرت خستمەوە کە قسە لەسەر و فەردانێت و ئازادی فەرد و ئەوەی کە فریدمان و ئەوان باسی دەکەن کاک شۆماڵەوە بەس بۆ یەک شتە مەسەن ئەو هەموو ئازادیەی کە میلتۆن فریدمان لە کتێبی کاپیتالیزم ئەند فریدەم باسیەکە کاپیتالیزم و ئازادی باسی ئازادیە کە تەنها بۆ هەڵبژاردننی شمەک و خزمەتگوزاریەکە کە کۆمپانیەکان بەرهەمی دێنن یعنی ئازادی تاک تەنها لەوا قەتیز بووەتەوە کە تۆ چەند ئازادیت هەڵبژێریت ڕاست هەڵبژێری ئەوش لە فۆرمێکە کە دەیان موسسە هەنم ئازادیت دەشێوێنن ڕاست مثلەن بۆ نمونە سایکۆلۆژیا و تەکنۆلۆژیا و زانست تێکەڵ کراوە بۆ ئەوەی تەسیر لە عەقڵی من و تۆ بکە مانوپڵەیتی بکات یعنی چۆن مانوپڵیت سەیتەرە بکە بەسەریا ئەو شتت بوێ ئەو شتە بکڕی کە بازار دەیەوێت نەک ئەو شتێک کە خۆت دەتەوێت من هەموو جارە بە خوێندکارەکانم ئەم نمونەیە دێنمەوە بەڵام جاران لە هەفتاکانە تۆ ئەگەر بیتویستە بزانی مەسەڵەن بۆ منە دەواژنێکی مریش بکەیتەوە لە سلێمانی دەبوو بەهات تا دراسەی هەڵسوکەوتی خەڵکی سلێمانیت بکردە بزانە ئایا حەزی لە گۆشتی مریشکە یا لە ماسیە یا لە گۆشتی حیوانە ئەگەر مریشکی هەڵبژار دەواژنێکت بۆ کردەوە بەڵام ئێستا دەواژنەکە دەکەیتەوە و ناچاریشی دەکەی کە دەکە حەسکا لە گۆشتی مریشک مەسەڵەن ئێستا هەمومان گلەیمان لە یاری ئەلکترۆنی هەیە بەڵام ناچارین بۆ مناڵەکان نیشمانی بکڕین معلوم ڕاست نا هیچ اختیارێک نەماوە لەو ناحێەوە دکتۆر ڕزگار من زۆر سپاس دەکەم من بەس پێم خۆشە لەم وەڵامی ئەم پرسیارەیە کە بەڕێزت داتەوە طبعا ئەو باسانی کە بەڕێزە کردن لێرەیە سەبارەت بە نیۆلیبرالیزم و وەستانەوە لە بەرامبەر نیۆلیبرالیزمە ئەمی تۆدانە لە زۆر شوێنی دنیا تاقیە کرێتەوە هەمیشە قسە لەسەرەوەیە دەست بگرین بە کەرتی گشتیەوە دەست بگرین بە کەرتی گشتیەوە مقاومەت بکەین بەرەنگاری بکەینەوەمانە دیارە من هیچ گومانێکم لەوە نییە ئەوەی کە خەڵک ڕژایە سەر با بڵین سۆشیال میدیا داکۆچی کرد لە خەستەخانەی هیوا وە کارێکی کرد کە ئەوانەی کە نەخشەکەیان بەدەستەوە بوو لە شپرزەیان نانزانی بڵێن چی وتیان شتیوان نییە و بە درۆیان خستەوتیان ئەسڵ ساسی نییە بەڵام بەهەرحاڵ ئەو جۆرە مقاومەتکردنە جێگای ئەو پەڕی دڵگەرمیە بەڕاستی من زۆر دڵگەرم بووم بەو هاتنە مەیدانە بەڵام سەرنجام ئەمە بەس کارێکی دیفاعیانەی بەرگریکارانەیە یعنی لە جێگای ئەوەی دوو هەنگاو سێ هەنگاو چوار هەنگاو بە پاڵێک چیتە دواوە هەنگاو بە هەنگاوە چیتە دواوە نایەڵی زۆر هین بێت و ئەوانە بە جۆرێکی شکارێکەکە یعنی ئەم جۆرە پاشەکشەکردنە بە جۆرێکە خەڵک وەکو ئەو تەشبیهێک نەبێ بەین بەس ئەو بۆقەکە هەیە لە نەیخەنە ناو مەنجەڵک هینەکەەوە ئاوەکەەوە ئاگرەکەی لە ژێر هینەکەن وردە وردە گەرمە بێ نازانێ ئاگای لە خۆین لە پڕا پڵێ ینی هەست بە ئازاریش ناکە بەشەر لە نەتیجە ڕادی ئەوە نیە ئەدابتەکەی لەگەڵیا ئیتر خۆت ڕۆژ بە ڕۆژەسە مەسەلەن تۆ لە من بیرم دێ لە سەدەمی 1970 بوو حیزبی بەعس دۆشاوی تەماتەی کرد بە 1250 باوەڕم پێ بکە لە شاری هەولێرا من و کۆمەڵێک ڕەفیقمانەوەختە چە بووین و کۆمونیست بووین بەنامەمان نووسی بوو خەڵک وات و ڕەبوو بە تەمامی میکرد مزاهرە باشە دۆشاوی قوتوویە دۆشاوی تەماتە بوو بە 1250 من بیرم دێ کاتێکی تریش لە سەردەمی جەبهەیە حیزبی باسی بڵێن نعلەتی کە گۆڕبەگۆڕ لەگەڵ حیزبی شوێ عێراق وەختە لە جەبهەیە بوون حیزبی باس بەتەما بوو بیپسی کۆلا لە 20 فلسەوە بکاوە 25 فلس تەوجیهاتیان دەرکردە و حیزبی شوێی کەوتبوو بە تەبلیغات کاکە ئەم 5 فلسە بۆیە وا گرانە بێت لەبەرەوەی ئاوایە و لەبەرەوەی کە دنیا بەم جۆرەی لێ هاتووە ئەم بیپسی کۆلا بە هی خۆمان و کۆمپانیەکەمان تەمیم کردووە و کە تەمیممان کردووە ئیتر مەساریفی هەیە و ئەمانە
خەریک بوون تەبریری ئەوان دۆزە بۆ 5 فلس 20 فلس بۆ 5 فلس باوەڕ کە ئەمە ساڵی هەفتاکانە من وەکو ئێستا بیرمە چکە مناڵیش بووم زۆر مناڵ بووم بەڵام بیرمە کە باوکم باسێمەیەکە ئێستا ئەمانە نەماوە لە ڕۆژێکە دۆلار بەرز و نزمەکاتەوەوانە خەڵک ڕاهاتووە بەمە بەڕاستی من مەبەستمەوەیە چی بڵێم یعنی لەم دۆخەیە کە ئێمە نیولیبرالیزم ئاوا پێشڕەویەکات و ئەوانە و ئێمەمانانی ئاوا ڕاهێناوە بەمە من ئەم مقاومەتە بە مقاومەتێک ئەبینم کە پێویستە بکرێ بەڵام بەتەنیا کافی نییە ئەمە و باسکردن لەسەرەوەی هەرکە بڕژینە سەر جادە و ئاڵایەک بەدەستەوە بگرین و هاوارکەین بڵێن بژی کەرتی گشتی و ئەمانە بۆ هەموو شوێنێکیش بەکەربێت و ئەوانە زۆر بە کوردستان بەکەڵک نایە بۆچی لەبەرەوەی هەمان مافیا کە کۆمپانیای قەتاعی خاصی دروست کردو خەریکە کارەباکەمان بەتەمایە بە پارە پێ بفرۆشێ ئەوانە هەمان مافیا دەوڵەتەکەی بەدەستەوەیە کە خەریکە کارەبامان ئاەتێ و کارەبای لە بردەسایە یعنی هەر عینەن مافیایە لە ئەم جیرفانە وێە ئەو جیرفان هەرچێتە هەمان جیرفانی هەمان کەسەوە زۆر فەرق ناکە من پێم وابێ ئەوەی کە ئەتوانێت لێرەیە دەور ببینێەوە ڕۆڵ ببینێ زۆرتر کۆمەلگایە ئەو کۆمەلگایە کە بە ڕێزت باسیگرتن و لیبرالیزم ئەیباتە ژێر پرسیارەوە گرنگ لێرەیە ئەوەیە ڕۆڵی کۆمەلگا بێنینەوە مەیدان ئەوە تا خەڵک لە کار و لە هەلومەرجێکە کە برسێتی فراوانە بێتەوە کە لە هەلومەرجێکە هەژاری یعنی تەنگ بە خەڵک هەڵەچنێ خەڵک ئەکەوێتە هاوکاری یەکتر ئەزانی ئەگەڕێتەوە بۆ ئەو نمونەیە کە هیندی سووری کە تۆ باست کە ئەی خزمی نییە خەڵک خزمی هەیە لە کوردستان خەڵک خزمایەتی ئەمڕۆ بۆتە وەسیلەیەک و سیلەی ڕەحمێک دروست بوو بۆی کەوا خەڵک بتوانێت هین بێ ئێمە پێویستمان بەوەیە سوود لەم شێوازانە لە هاوکاری لە خەڵک وەربگرین و پێویستمان بەوەیە ڕۆحیەتی هاوکاریکردن و ڕۆحیەتی هەرەوەزیکاری لە ناو خەڵکا پەرە پێ بدەین و ئەمە بکەین بە بەرەنگاریکاری ئەم سیستەم سەردەسەد دروستە یعنی من هاوڕام لەگەڵ جنابکە ینی ئێمە هەندێک جان پاراسیتۆڵێک بین بە مەوزوعکە و دوای سیستەمەکە بەرقەرار بێت و هەمان شت دروست بکاتەوە ئەوەیە بەڵام هەندێک جار پێویستە واقع بین ئێمە واقع چییە ئێستا تۆ دۆخی هەرێمی کوردستان چێ وەکو پێم وتی بەشی هەرە زۆری خەڵک گۆرانیەڵێ بە باڵای بازاڕی ئازادا مەسەن بۆ نمونە فەزایەکی گشتی باشی هەیە دەڵێەوە کۆمپانیایە بۆ نایە مەسەن ئیستیسماری تیابکە من بە پارە سەری لێ بم وانە ئێتۆ هەنگاوی یەکەم پێویستە هۆشیاریەک لێرە بڵاو بکەیتەوە کە ئەو ئاراستەیە ئێستا لە جیهان ئیش دەکات بیناسیێنی بە خەڵک چونکە هەتا ئاراستەکە نەناسیێنی بە باشی و نەتوانی مەسەن ئەوەی کە هەیە بۆ خەڵکی ڕوون بکەیتەوە بەڕاستی خەڵک ناتوانێت بزوتنەوەیەکی جەماوەری باش دروستکەوە ناتوانێت هەنگاو بنێ من زۆر سەرنجیم مەسەلەیەم داوە مەسەلەکە بەشێکی خەڵکایە یعنی جاری وا هەیە خەڵک دەڵێ ئێستا خەڵک دەڵێ وڵاتی مەسەلەن من خەڵکم زۆر بینیەوە باسی ئەوە دەکاکە وڵی کاربا بدرێ بە کەرتی تایبەت باشە بە هەموو عامودانەی کە لەسەر هینن مڵکی تۆن مڵکی ینی بۆ مڵکی خۆ واز دەبینی بۆ کەرتی تایبەت بە پارەی تۆیە بەشی تۆیە بۆچی بدرێ بە کەرتی تایبەت لە جاتیەوەی بێت تەرکیزەکە لەسەرەوە بێت کە حکومەت کەفاەتی خۆی باشکە چکە وەکو دوجار وتم لە ڕاستیای ئێمە فۆرمێکی کەمان نییە هەتا ئەم لەحزەیە فۆرمێکی کەمان نییە کە بتوانین یەکتریتیا بپارێزین جگە لە حکومەتێکی کارە چکە ناتوانین ئەگەر لە گوندێکە کۆن خەڵک سیستەمە ئاودێریەکە ژیانی پاراست بێ ئێستا ئێمە ئەو سیستەمە تەواوی کردو لە حکومەتە بەڵام چی دەکەین حکومەتێکی کارە بەتاکی دەگەرم هەنگاوەمانە هەنگاوی کەشیە بەدوایە بەڵام ئێستا گەر تۆ بەسەن پلەبەندی بکەیت بۆ بابەتەکە بەتاکی دەرت بە دەرەجە یەک دەبێ خەڵک خۆشیار بێتەوە کێن مەسن ئێمە گرفتمان لە خەڵک چیە مەسەن نخبەی ڕۆشنبیریش مەسەن وەکو قوربانی گۆرانی بۆ جەلادەکەی دەڵێت ئەمە مشکلە جا کاک شەماڵ مشکلەیەکی کە هەیە کە مؤسساتی گەورە لە پشتی ئەم ئەجێندایانەوە هەیە بۆ نمونە بێگومان وایە مەسەن ئێمە دەزانین لە ئەوروپا و لە ئەمریکا و لە وڵاتانی خاوەن مؤسساتیش لە زۆرێک لە دام و دەستگاکانە تەحڕوشی جنسی هەیە وانە مەسەن لە ناو هەرێمی کوردستانشا لە خوێندنی باڵا هەیە لە تەربیە هەیە لە کوێ هەیە لە هەموو مؤسسەیەکە لە هەموو جێگایەکە هەیە بەڵام کەناڵێکی گەورەی ڕاگەاندن هاتووە پێچاوێتی بە خاوەن تەکسی بەس لە شارێکی وەکو سلێمانیا هەزارها خاوەن تەکسی ژیانی خۆی و ماڵ و مناڵی و خەڵک دابین دەکا وەڵا مەسەن سایق تەکسی تەحڕوش دەکا زەحمەت دەبێ
کێ تەحەڕوش ناکات مەسەن تۆ چۆن هاتووی کەمینەیەکەکەی بەوە مەسەڵەن بیکەی بە زاهیرەیەک بەسەر هەموو خاوەند تەکسیەکە بیسەپێنی خۆی ئەجنداکە ئەوە نییە قسەکە ئەوە نییە کە خاوەن تەکسیەک تەحەڕوش دەکات یا نایکا لە هەموو جێگایە لەو دەستگای ئەعلامەیەکە و ئیشی تیاکە هەیە وانە باشە ئەجنداکە چییە ئەجنداکە ئەجندایەکی نیولیبرالیزمە بۆ ئەوەی بە هەزارەها تەکسی ببن بە کرێگرتەی کۆمپانیایە کە دواتر خۆیان دای دەبێت مەسەن ئێستا کە بە حۆڕێت ئیش دەکات ماڵ و مناڵی خۆی دەژێنێ دوجر ناچار دەبێت لە ژێر سایەی کڵێشەیەکە چوارچێوەیەکە یاسایەکە لە کۆمپانیاکەدا دەڕێژێت لە ساڵ 20 تا 25 ئەوەی پەیدای دەکاوەکو سەرانە و سەرانەی کۆن کە دەدرا بە دەرەبەر بدرێ بە خاوەن کۆمپانیاک ئەمە ئەجێنداکێ بۆیە زۆر جار دەبینی هاوڵاتی هەژاریش دەکەوێتە شوێن ئەم گۆرانەیەوە ئەم ئاوازە ئەچڕێتەوە بەڵام دەبێت ئێمە بتوانین ڕۆشنبیریەک بڵاو بکەینەوە کە بابە ئەمە خەتەرە ئەمە خەتەرە مەترسیە دەبێ ئاگامان لێ بێ پشتی بخوێنینەوە ئەو کاتە دەتوانین شتی کەش دروست بکەین بێگومان دکتۆر ڕزگار من تەقدیری واکەم کە ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی هوشیاری هەمیشە ڕۆڵێکی گرنگ ئەبینێت لە ئاڵ و گۆڕەکانە و بەڕاستی من دیارە هەر بۆیان بەرنامێشمان کردووەکو بەشێک لەم پرۆسیسە بەڕاستی کە ئومێدوارم بینەرانی ئێمە سوودیان لەمە بینی بێ بەڵام سەرنجام من وەکو کەسێکە بەدیدی مارکز بۆ دنیا ئەڕوانم پێم وایە ئەوە پرۆسیسە کۆمەڵایەتیەکان و ژیانە واقعیەکەیە کە وەعی ئینسانی دەتوانێت بگۆڕێت و ئاڵ و گۆڕی پێ بدا ئێمە پێویستمان بەوەیە کۆمەلگای خۆمان بخێنە ناو پرۆسیسێکەوە لە هاوکاریکردن پرۆسیسێک لە بینینی ئەوەی کە هاوکاریکردن بەیەکەوە بەرهەمی هەیە بۆی بتوانێت هوشیاری پێچەوانەی نیۆلیبرالیزم لە ناوێنە بڵاویش بێتەوە پرەبسێنێ تا جێگایەک تا ئەو جێگایی کە خەڵکی ئێمە ئاوا منعزیل کراوە و ناچار کراوە بە شوێن بەرژەوەندەکانی خۆیان ڕاکەوە خەریکی مناقەسە بێ هەموو ڕۆژێک بۆ ژیانکردن و ئەوانە زۆر بە زەحمەت توانای ئەوەی هەیە باوەڕ بۆ بکە کە ئایندەیەکی باشتر بە فکرێکی ئاوا لە دژی نیۆلیبرالیزم بۆ فکرێکی سۆشیالیستی یاخود بڵێن دژە نیۆلیبرالی بە هەر شێوازێک بێت و ئەمانە بڵێن قابلی بەدی هاتنە بەرحاڵ من زۆر خۆشحاڵ بووم کە لەم دیدارە بەڕێزت میوانداری ئێمەت قبول کردووەوانە من دووبارە سپاس دەکەم ومێدەوارم ئیتر ئەمە تەنها بڵێن ئەوەڵ جارە کۆتاجار نەبێ لە بەرنامەی تریشا پێک بگەینەوە سەبارەت بەم باسانە پرسیاری نەزەریەوەی ئازیز بکەین نەزانم توێژینەوەتان لە بواری جۆر بەجۆرە هەیە حتمما لە فرسەتی ترا دێمەوە خزمەتتان من زیاتر خۆشحاڵ بکار شەماڵیان بە تاکید ئەمە بەشێکە لەو پرۆسەیە کە ئێمە دەمانەوێت ئەو هۆشیاریەوە ئەوە دروست بێەوە هیچ نەبێت لە ناو ئەکادیمیەکانیشە بەڕاستی من گلەیم بەشێکی زۆر لە ناو ئەوانە ئەکادیمی هاوڕێ و ئەوانێکی لە ناو زانکۆکانی هەرێمی کوردستانیش دەکەن ئاگایان لەو ئاراستەیەن یەکە ئێستا لە جیهانە ئەوە بەتایبەتی لە ئەمریکا ئیش دەکات بە زەڕوورە ئێمە مەسەن هەنگاوی یەکەم ئەمە بەتاکید ئەم ئیشەی جەنابیشتان بەشێکە لەوە بە پێی توانە لە دەرفەتی داهاتوە من لە خزمەتتانە دەبم ئەوەی کە پێم بکرێ و لە کەم و کورتی و قسووریشم ببورن هەندێک جاری وایە بۆی کەمی مەجالەوە یا ئەفکارەکە باش ناگا بیرۆکەکە باش ناگای جاری وایە لە بیرت دەجێتەوە سیزیلێ ئەفکارت دەڕوا بە شوێنێکی کە زۆر ئاساییە زۆر ئاساییە و بەرژەوەندی گشتیا بینەوە بتوانین خۆشت دەزانی گۆڕانکاری کۆمەڵایەتی گۆڕانکاریەکی لەسەر خۆیەوە ڕۆژ و دوو ڕۆژ ناکرێەوە پێویستی بە بەردەوامیەوە حتمما وایە ئەگەر قسەیەکی زۆرترتان نەبێت لە خزمەتتان نابووین ئەگەر قسەیەکی زۆرتر نەبێت سەبارەت بەم بابەتە من ئەمەتان بە کۆتا وتە لێ وەرەگرم و دووبارە سوپاسی ئێوەی ئازیز و تەقدیری زۆرم هەیە بۆ کاتتان کە بۆتان دەستان خۆش بێ وەڵام من یەک جملە لە بیر چوو بیڵم پێویست زانم لێرا بێڵێم ئەو ڕەخنەیە کە ئێستا لە سەرمایهداری هەیە زۆر جار خەڵک یەکسەر کە باسی سەرمایهداری دەکەی دەتبنەوە بۆ مەسەڵەن 1970 و 30ەکان و 40ەکان و یەکسەر باسی بلۆکی ئیشتراکی دەکەن و ئەوانە ببن حەزەکە مەوزوع ڕاستکەمەوە ئەو ڕەخنەیە ئێستا لە کاپیتالیزم هەیە ڕەخنەیەکی ئایدۆلۆجی و شکنیە
ئەو ڕخنەیەکە ئێستا ڕخنەیەکی جددیەوە ئەو ڕخنەیە لە ناو هەناوی سیستەمەکەەوە لەلایەن کوڕانێکەوەکو کوڕانی شەرعی سیستەمەکەن هاتووەتە بوون بۆیە ئەو ڕخنەیەکە ئێستا هەیە ڕخنەیەکی جددیەوە دەبێت ئێمە وەک هەرێمی کوردستان بە نەزەر یاعتیباروەری بگرین و دوورە لە ڕخنەیەکی بارگاوی بە ئایدۆلۆژیە بەڕق ڕخنەیەکە ئەتوانم بڵێم 100% ئەکادیمیە 100% زانستیەوە دوورە لەو عینانە تەنانەت پیاوێکی وەکو دەیڤید هاروی کە لە ناو بیری مارکسیە ئیش دەکاوە خۆی بە ئابووری ناسێکی مارکسی چەپ ئەوەیە بەڵام لە کتێبی کورتەیەک لە نیولیبرالیزما باس لەوە دەکات دەڵێ ئێمە باوەڕمان بەوە نییە مەسەن کە سەر تا پای سیستەمەکە هەڵبوەشێنینەوە هەندێک جار دڵچکە خەو بە نەس دەڵێ ئێمە ئیشتراکیمان تاقی کردوتەوە و نمونەشمانەیە بەڵام پێویستمان بەوەیە کە تەوفیقێک بکەین لە نێوان ئەم دوانە و سیستەمێک بەرهەم بێنین بەلای کەمەوە ئەوەی کە ئێستا هەیە ئەوە کە هەمومان کۆکین لەسەری ئەوەیە کە ئەم سیستەمە ئینسانی ئەم سەردەمەی نابوت کردووە و ئینسانی ئەم سەردەمە وێران کردووە ڕاستە هەندێک جار ئێمە خۆمان هەستی پێ ناکەین لەبەرەوەی جلی جوانمان لەبەرایە لەبەرەوەی بەزەلەت ئەوە ئەکەین بەڵام بە جۆرێک لە جۆرەکان نابوتین سیستەمەکە نابوتی کردوین من حەزەکەم شتێکی کەش بڵم یعنی تۆ تەسەور هاوڵاتی مەسەن ئابووریەکی وەک ئابووری ئەمریکا لە 125 ئابووری جیهان دەبێت GDP ئەمریکا بەتەنها لە 125 GDP هەموو دنیا 24 پوینت کە تۆ بڵە 25 بەڵام لە 161 خەڵکی ئەمریکا بەرگەی حاڵەتێکی لە ناکاو ناگرێ ڕاست 400 دلاری نییە لە ژیرفانیا بەرگی حاڵاتێکی ئەوکە لە نووسینەکە تا بەڕێزت باس کردو بڵێ تۆ ئەمە دەبێ هەڵوێستت لەسەر دروستکە کە ئەم سیستەمە بۆ کوێ دەڕوا ئەم هەموو گەشەی ئابووریە کە وەکو جەنابەت لە گفتوگویەکی مەسەڵەن زەوی وێران کردووە زەوی ینی زەوی بەدەست کاپیتالیزمەوە دەناڵێنێ کاکە مەسەن گەرم بوونی زەوی مەسەڵەن بڕینەوەی دارستانەکان سووتانی دارستانەکان باشە پرسیارەکەوەی ئێمە پێویستمان بم هەموو بەرهەمە هەیە ینی لە 133 بەرهەمی خۆراکی بە فیڕۆ دەڕوات لەم مانگانەی ئەخیر کتێبێک دەرچۆ بە ناوی لێس ئزمۆ باشە یعنی ئێمە باسی چیەکە کتێبەکە باسی ئەوە کە ئەسڵەن ئێمە پێویستمان بە دیگرۆتە پێویستمان بەوەیە کە گەشە بوەستێنین ئەسڵەن پێویستمان بەوە نیە ئەو جملەیە کە لە ناو هینا بە بەردەوامی دەوترێ گەشەی ئابووری وەکو هینێک دەکرێت لە بەرنامەکانی کا باسیکن بەڵام من ئەوەی کە بەلامەوە گرنگە کە خەڵکی ئاگاداری ئەو ئاراستەیە بن کە لە ئێستا دەگوزێنێت دەستان خۆش بێ قسە زۆرە قسەکان خۆش بێ زۆر سپاس قسە و باسێکی بە پێست بوو بەڕاستی فرسەتی زۆرترمان بواە پێمان خۆش بوو زۆرتر درێژی پێ بدەین بەڵام لەوە زیاتر ناکرێەوە و بینەرانمان ماندووە بن وێدەوارم لە فرسەتی تر بتوانین سەبارەت بەم باسانە قسە و باسی تر بکەین دەستان خۆش بێ و ڕۆژێکی خۆشتان هەبێ هەر بژی خۆشحاڵم دەستی تۆش خۆش بێ سڵام هەیە بۆ بینەران بۆ جنابشتان سەرکەوتوی بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان لەگەڵ دکتۆر ڕزگار عەبدولکەریم دکتۆرا لە بواری ئابووریدا تا دیتنەوەیشی تر و بەرنامەیەشی تر و دیداریشتر لەگەڵ ئێوەی ئازیزە شاد و کامەران بن.